ئەسسەلامو عەلەیکم بەخێراتن لە بۆ پۆدکاستی ڕاستبار. یەکەم پۆدکاستمان سەبارەت بە ئیسلام و پەرەسەندن لەژێر تێڕوانینە جیاوازەکان باسەکەین. قسەکەریەوە بابەتەمان کاک موحەممەد لایەڵە کە دەرچووی بەشی جیۆلۆجیە لە زانکۆ سلێمانی. شانی باسە 3 ساڵە سەبارەت بۆ بابەتە ئەکادیمی لەسەری نووسیوەدایان بابەتی هەیە و هەروە چەندین خوێندن و لێکۆڵنەوەی لەسەر کردیە بەتایبەت لە بابەتی پالیۆنتۆلۆژی کە زانستی بەبەربووناسیە و شانی باسە نامیلکە لە وێبسایتی یەقین کاک موحەممەد وەرجێڕایە کە تایتڵەکەی بریتە لە تەوەقف و قبولکردنی پەرەسەندنی مرۆڤ کە زۆر بەوازحی و زۆر بە ئەکادمی لە ناو تێڕوانینە جیاوازەکان ئەو تێڕوانینە باسەکرێ کە زیاتر بەڕای سەری ئەو نامیلکەیە لە چاو تێڕوانینەکانی تێدا ئەکرێ بەڕاستیدا بنرێ. ئێستاش لەگەڵ کاک موحەممەد زیاتر ئەچینە ناو بابەتەکە. زۆر بەخێراتی کاک موحەممەد جان. زۆر سوپاس کاساریزیان و سڵاو لە بیسەران بێت. ئینشاڵڵا ئەمڕۆ هەوڵێم بابەتەکە بە شێوەیەکی زۆر بە خودت باس بکەم. جا بۆیە هیوادارم بابەتێکی بەسوود بێ بۆ هەموو لایەک ئینشاڵڵا. کاک موحەممەد بە ڕاستەوخۆ بچینە ناو بابەتەکە. پێش هەموو شتێک بە کورتی زۆر بە سادەیی باسی بکەین بزانین مەبەستمان چیە لە پەرەسەندن، یەک پێناسەی زانستی و سادەی بکەینە بۆ بیسەران. زۆر بە کورتی بزانین پەرەسەندن مەبەستمان لێ چیە. بەڵێ طبعاً وشەی پەرەسەندن خۆی وشەکە گرگیرە، مانای زۆری هەیە، بەڵام لە بابەتەکەی ئەمڕۆیە ئێمە بەسمان پەرەسەندنی بایۆلۆجیە، واتە biological evolution. طبعاً ئەمە زۆر کەس تێکەڵیەکە لەگەڵ chemical evolution یاخود وشەیەکی تریشیە پێوترێ abiogenesis، یعنی ڕەچەڵەکی ژیان. ئەگەر ئێمە با بڵێن گیان بکەینەوە، پەرسەندنی بایۆلۆجی بابەتێک و فیڵدێکی جیاوازە لە ڕەچەڵەکی ژیان. بەڵام ئەگەر لە ژێر وشەی پەرسەندن بەگشتی بەکاربێنین هەردووکیان، یعنی بەڵێ هەردووکیان بە پەرسەندن داهێن. بەڵام بابەتەکە ئەمڕۆ پەرسەندنی بایۆلۆجیە. پەرسەندنی بایۆلۆجیش ئەتوانین بڵێین سێ توخم یا سێ لقی لێ بێتەوە. یەکەمیان شتێکی پێویستە پێوترێت دیپ تایم، یعنی کاتێکی زۆر، یعنی پەرسەندن بۆی ڕووبات پێویستی بە کاتێکی زۆر هەیە. جا بۆیە تەنانەت یەکێک لەو کێشانەی کە با بڵێن لە سەردەمی چارلز داروینە تووشی ئەبوو، ئەوەیە پرۆسەی با بڵێن ئەو میکانیزمی کە پێشکەشی کردو پێویستی بە کاتێکی زۆر هەبوو. وەلەو کاتەشە مەسەڵەن رادیۆمەتریک دەیتینگمان نەبوو بۆ ئەوەی تەمەنی زەوی با بڵێن بە شێوەیەکی دروست و دەقیق دیاری بکەین. لە ساڵانی 1800ەکانە ئەخیرەکانی تقریبا لۆرد کێلڤن ئەوە بیکاریزان و فیزیازانێکی هێنا وڵای نایواتەکەین بیشۆ تەمەنی زەوی دیاری کرد لە ڕێی بەکارهێنانی هینەوە. تەرمال گرادیەنت تۆپی وا بوو 24 ملیۆن بۆ 400 ملیۆن ساڵە. طبعاً پێشتریش زانای تری جیۆلۆجی هەڵیانەیە تەمەنەکان دیاری بکەن، مەسەلەن ئاوات چەند ملیۆنێک زیایە کرد، هەنوود مەسەلەن چەند هەزار ساڵێکە یاخود چەند ملیۆن ساڵێکە. بەڵام ئەوە بوو تا لە ساڵی 1913 پاشەوەی رادیۆ ئەکتیڤیتی دۆزرایەوە توانرا ئەو میتۆدە یەکەم کەس کە بەکاری هێنا ئارتەر هۆڵمز بوو. بەکاری هێنا رادیۆمەتریک دەیتینگ و تەمەنی زەویان تقریبا دیاری کرد بەوەی کە بلیۆنێک ساڵ زیاترە. وەلە ئێستاشە ئەوەی کە زانایان با بڵێن جێگرترین تێڕوانینە لەسەری زەوی 4.5 ملیۆن ساڵە، بەڵام ئەگەری هەڵی چەند ملیۆنێک ساڵێکی هەیە. ئەمە باڵین توخمێکی پەرسەندنە کە پێویستی بە کاتێکی زۆر هەیە بۆ ئەوەی بە ملیۆنان ساڵی دەوێت. بەڵێ پەرسەندن یعنی بۆ ئەوەی ڕووبات پێویستی بە کاتێکی زۆرە، ملیۆنەها بۆ بلیۆنەها ساڵ بێت. دووەمیشیان دووەم باڵین دووەم توخم بریتێ لە کامن ئانسێستری، واتە باوانی هاوبەش. هەر ئەوەشی کە مەسەلەن چارلز داروین وای کرد ئەم با بڵێن بیر و ڕایە بە شێوەیەکی زانستی بێتە ناو با بڵێن مەجاری زانستی و ئەوە بوو میکانیزمی پێشکەش کرد بۆ ئەم با بڵێن خاڵە. پێشتریش بەڵێ چونکە پێشتریش باوانی هاوبەش ئەو بابەتە هەبوو، بەڵام ئەو بوو میکانیزمێک پێشکەش نەکرابوو کە ڕوونی کاتەوە چۆن ڕوئەیە. واتە طبعاً لێرە شا کەسێک هەیە رابێ بیرنامچێ ئەویش لامارکە. لامارک طبعاً پێش
چارلز داروینە لە لامارکە باوانی هاوبەش بەم شێوەیە نییە کەەوەی باڵێن داروینیزم پێشکەشیەکە لە مارکە چەند باوانێکی هاوبەشی جیا هەیە بەڵام لەمەی داروینە یەک باوان یا چەند باوانێکی زۆر کەم هەیە بۆ هەموو زیندەوەرێکە تۆ ئەمڕۆ ئەیبینی جا بۆیەوە دوشتی ینی نابێت تێکەڵ بکەین هەرچەندە لامارکی شەر پەرستاندنە ئەوەی داروینی شەر پەرستاندنە بەڵام دوشتی زۆر جیان طبعا لامارک ئێستا هەرچەندە هەنێ زانای کەم پشگیری ئەکات واتە ئەبدەیتیان کردوتە ڤیدۆسەکە بەڵام زۆرنی زانایان ماڵین پشگیری ناکەن خاڵی سێم یا توخمی سێمی پەرستاندن بریتە لە میکانیزمەکە طبعا باوانی هاوبەش کە زیندەوەران هەمووی پێیوەستن بەیەکەوە و پرۆسی بە جۆربوون ڕوئەیە سپێشیشن واتە مەسەلەن جۆرێک هەندێک گۆڕانکاریتیای ڕوئەیە لەنەوەی داهاتووری واتر بەم شێوە هەر بەردەوام بیت تاوەکو ئەتوانین بڵێن ئەمڕۆ هەموو جۆرێکای بینی باوانێکی هاوبەشیان هەیە چەند باوانێکی کەمیان هەیە ئەو میکانیزمە ئەمە ڕوەکاتەوە میکانیزمەکەش طبعا میکانیزمی جودا جودامان هەیە بەڵام ئەوەی کە باڵین جێگیرتر یاخود زۆرترین زانە پشگیری کە هەر ئەوەی داروینیزمەکە ئەمڕۆ یاخود پێشەوەن هین نیۆ داروینیزم چییە ئەمە ئەڵێ میوتیشنەکان ڕاندۆم میوتیشن بازانە هەڕەمەکەکان لەگەڵ هەڵبژاردننی سروشتی ئەتوانێت کە من ئەنسێستری ڕوون بکاتەوە بەڵام ئەم میکانیزمە ینی چەند شتێکە ناتوانێت ڕوونی کاتەوە جا بۆیە هەر چەندین زانای تریشن بەڵام هەر کەمینن پێیان وایە میکانیزمە بەس نییە بۆ میکانیزمی تریان پێشکەش کردووە وەکو مەسەلەن ناتوڕال جێنەتیک ئینجینیرینگیان پێشکەش کردووە یاخود سێلف ئۆرگانایزیشن یاخود هەنێ میکانیزمی تر هەن وەک بڵی وەک یارمەتیەک ئەیخەنە پاڵ نیۆ دارمینیزمە وەکو مەسەلەن ئیڤۆ دیڤۆ یاخود ئەپیجەنەتیک و ئەمانە طبعا لێرەیە شتێکە بێ ڕوونکەینەوە گروپێک هەیە ئەمڕۆ پێوترێ the third group of evolution چەند زانایەکی بایۆلۆجین ژمارەیان زۆر نییە بەڵام فیگەری گەورە گەورە کەسانێکی یعنی دیارن لەناو زانستا وەکو دێنیس نۆڤڵ جیمس شاپیرۆ ئیڤا جابلۆنکە طبعا ئەمان زۆر کەس بەغەڵەت وەک بڵێ پشتیان پێبەسن وازانن ئەمانە دژی پەرستاندنن یاخود دژی باوانی هاوبەشن ئەمانە بەڕوونی ئاشکرایان کردو هەم لێ سایتەکەی خۆشیان نووسیویانە کە ئێمە دژی باوانی هاوبەش نین بەڵکو تەنها دژی میکانیزمی نیۆداروینیزمی جا لێرەیە ئەمڕۆ میکانیزمەکە ینی هەر لە سەرەتایەوە تا ئەمڕۆ سیتیا هەیە جێگای مشتومڕە بەڵام باوانی هاوبەش زۆرینەی زۆری زانەکان قبوڵیانە مەگەر چەند گروپێکی کەم نەبێت کە ناسرا مەسەرەن بە خەت تەبیەکان یاخود هەندێک لە پشگیرەکانی دیزایانی زیرەک ئەگینا ئەوانی تر هەمووی قبوڵیانە طبعا لێرەیە داتا و ریسێرچ هەیە کە مەسەلەن وابکە دووبارە چی پێڵم ریڤیژن کەیتەوە بۆ کەمەن ئانسێستری یاخود کەمەن ئانسێستری نەتوانێت لەو ساتەیە قبوڵیکە جا بەڵام وەک قبوڵکردن زانەکان هەمویان قبوڵیانە جا پەرستاندن بە کورتیە هیوادارم ڕوون بوو بێت ئەگەر پرسیارێکە هەبێ زۆر وازح و زۆر بە زیادەوەش بوو حەزەکەم بخوتێکی سادە چڕوپڕ لەسەری بڵێم لەو قسانێکەکە وەرگمر ئەم وەکو گوێگرێک ئێڤولوشن دوو جۆری هەیە کیمیکی هەیە واتەوەی کە لە ڕێی کیمیایی ڕوەدا واتە ساف کیمیایە لە ئاستی گەردیەوە ڕوەدا گەردیلەکان و ئەتۆمەکان چۆن خۆیان ڕێکەخەنەوە بۆی ئەتۆمینە دروستکەن و ئەتۆمی ئاڵۆستر و ڕێکخراوتر دروستکەنەوە ئەوە پەرستاندنی کیمیایی بەڵام چیت کەمانەیە پەرستاندنی بایۆلۆجی واتە لە زیندەوەراندا ڕوەدا باشە لە دیێنەیدا ڕوەدا لە خانەکاندا ڕوەدا ئەوە پەرستاندنی بایۆلۆجی لە دوای یەکەم خانەوەیە بەڵێ خۆی پێویستەکە پەرستاندی کیمیای ڕوودا ئەوەنجی پەرستاندی بایۆلۆجی وەرحاصل بەڵام ئەوەی کە زۆر یعنی لێرە یان پێویستە باز بکرێت ئێمە باسی پەرستاندنی بایۆلۆجیەکەین ئەو پەرستاندنی بایۆلۆجی سێ فاکتەری سەرەکی هەیە کاتوانی ڕاستەوخۆ ئەو بیردۆزەی پێپخوتکە یەکەم شت وەکو کاک محەممەد باسی کرد دیپ تایم واتە پێویستت بە کاتێکی زۆرە ئەو کاتە زۆرەش بەپێی ئەو بەڵگانی کە هەمانە ئەمە بۆم زانایان بۆیان دەرکەوتووە کە زەوی تەمەنێکی زۆری هەیە زۆر کۆنە وەکوەوەی کاک محەممەد باسی کرد بەپێی ئەو تەکنیکانی بەکاراتوە ئەوەی تا ئێستا بۆ دەرکەوتووە 4.5 بلیۆن ساڵە زەوی بە چەند ملیۆنە ساڵ زیاتر یان کەمتر کەواتە لەو 4.5 بلیۆن ساڵە بەو بلیۆنان ساڵە پرۆسەی پەرستاندن
ڕوویدا واتە ناتوانانی بە ئاسانی تێبینی بکەیت باشە ناتوانانی بڵێ بەس 10 ساڵ 2 ساڵ ڕاوەستم بزانم زیندەوەران ئەگۆڕیان نا بەڵکو پێویستاکە بە میلیۆنە ساڵ ببینی ئەو میلیۆنە ساڵاش لە کاتی بە بەردبووەکانەوەنیە لە لێرە یەک ببینی پەرسەندن هەروە خۆت ئەم سێت مەسەرکی هەیە بەڵام ئەتوانین بڵین بۆ گونجاندن کە ئەمیان مرۆڤ ئەتوانێت تێبینی بکە بۆ من لە بەکتریاکانە یا لە مثلا ڤایرۆسەکان ئەمیان مرۆڤ ئەوانە ئەو دوای ئینشاءالله زیاتر دێنە سەرێکە جیاوازێنەوەن مایکرۆ ئیڤولوشن و ماکرۆ ئیڤولوشن وانە لە مایکرۆیەکە توانین تێبینی بکەیت چونکە تا حدێک بە کاتە چکەم و خێرا ڕوەدا ئەتوان جیاوازەکان تێبینی بکەیت چکە بازدان هەیە ئەو گۆخۆ گونجاندن هێتوانیوانە تێبینێکی بەڵام ماکرۆیەکە کە لە ئاستێکی زۆر گەورەیە پێویستەکە لقی ینی زۆری زیندەوەرەکان بهێنەوە سەر خێزان سەر لقەکە ئیدی باوانی هاو بەشوەرگی و سیرکی بزانم ئەو هەر جۆرەك چۆن باڵێن ئەندامی لێ زیاد ویان کەم بووە شێوازەکانی چۆن گۆڕایەوە حاصل کەوە لێرە ئەیستە سەر فاکتەری دۆم کە ویستیا وەکو محەممەد باسی کرد کامن ئەنسێستری واتە باوانی هاو باش کە زۆر بە کورتیتەنیا دەڵێ هەموو زیندەوەران واتە هەر شتێکی زیندوە ڕووەکە گانەوەرە هەر بەکتریا هەر زیندەوەرەکە هەمووی ئەگەر بگەڕێەوە باوانی پێشخۆی واتە کاتی پێشتر بگێ و ڕابردوو دەبینی لە زۆر زیندەوەری دیکە هاتنواتە ئەو جۆرانە یعنی ئێستا شتێکمانێ پێگوترێت درەختی ژیانوانە لقی درەختەکان هەمووی کۆڤیدۆ لە بۆ لقی گەورەتر تاوەکو لە قەدەکەی کە ئەو خاڵەیەکە هەموو زیندەوەران تێدا دەستی پێ کردووە ئەگرێتەوە سەر و خاڵە ئەوە مەبەست لە باوانی هاوبەشەوە کاک محەممەد باسی کرد کە میکانیزمەکەش دوو شت ئەگریتەوە میوتێشنەوەتە بازدانە ئۆنە کە دیێنەی خۆی دووهێن دەکات زانیاریەکان لە بەرەگریتەوە زۆر کات زانیاریەکان ئەکرێ بە هەڵا تووشی هەڵە لەبەر بگرێتەوە جا هەڵی ئەکرێ بە ئیسفادەبی یاخۆت بەزیانواتە ئەکرێت سوود بەخش بیان زیاد بەخشبی جا ئەو بازدانە زۆربەی کات کاردانەوەی بۆ گۆڕان لە ژینگەی دەرەچی بۆ نە ژینگەی دەرەچی مادەی تشکدانی لە بۆ دروستەی مادی کیمیایی دیکە دروستەی پلەی گۆڕێ وشکبوونەوە ڕوەدەیدی هەر گۆڕانە کروبدا لە ژینگە ئەو بازدانە ڕوەدا وەکو بەرهەڵستیەک لە بۆ ئەو گۆڕانە لە ژینگەی زۆربەی کاتیش پێچی بازدانەکان هەڕەمەچی بن کەەوەش ناقشی لەسەر زۆر کاتەوە دیارە بەڵام خودی بابەتەش ناقشی لەسرە و دووەم شت چمانەیە ناشڵ سلکشن کە هەڵبژاردننی سروشتیە کە لێردا کە بازانەکان ڕوویدا جابزانەکان بە بازدان سوود بەخشە ئەوەی کە سوود بەخشە یعنی لە سروشت ئەکرێ ببینێتەوە سندەوەرەکە توانای مانەوەی بی کە توانای مانەوەی بوو ئیدی لەناو سروشت هەڵەبژێردێ بۆ مانەوە تەمەنی زیاترەبی و ئەتوانی زیاتر وەچە بخاتەوە ئەگەر بێت و بازانەکەشی بەڵێ نمونەیەک بم لەسەر هەڵبژانی سروشتیەکە نمونەیەکی سادەیە مەسەڵەن لە ناوچەیەکە بەفرە بارێت سەهۆڵ بەندانە ئەو کەروێشکانی کە مەسەڵەن ڕەنگێکی سپیان هەیە کەمتر ئەبنە قوربانی مەسەڵەن دەستی ئاژەڵە دڕندەکان وەک لە چاو ئەوانەی کە مەسەڵەن ڕەنگی دۆخیان هەیە ئەوا لێرە هەڵبژانی سروشتی ئەو ڕەنگە ئەپارێزێت ئاستا یەک نمونەی زۆر باوەیە هەر لە سەقسەیت و بۆ نستا ئەوانەی کە ورچی دارستانەکان هەیە باشە خۆی ورچی دارستانەکان ڕەنگیان مەیلە و قاوەیە باشە بەڵام کە چوون لە جەمسەرەکان هەمووی باستەڵەکە هەر چوادۆرەکەی ڕەنگی سپیە ژینگەکە سپیە لەو شوێنە ئەگەر بیانەوەی خواردن ڕاو بکەن چونکە ڕەنگەکەیان لە ناو بەفرەکە زۆر زەقا باسانی ناتوان لێچی ڕاو بکەن ڕاستەخۆ دەناسرێنەوە و ئەگەریان زۆر کەمەبی لە بۆ ڕاوکردن بەڵام دواتر وەکو کاردانۆک لە بۆ ئەوە لێکێک لە قۆناغەکان جاوە دەست بەجێ ڕوو نادانی بە لێکێک لە قۆناغەکان بازدانێک ڕوویدا لە یەکێک لە وەچەکان بۆ نمونە ڕەنگی ئەو کۆرپەلێ وەچەیە فەرۆکەی سپی بوو کە سپی بوو ئیدی دواتر ئەو چانسی زیاتری هەبوو لە بۆمانەوە زیاتر لە بۆ بەدەستهێنانی خۆراک دواتر توانی وەچی زیاتر بخاتەوە جا چەند وەچی زیاتری خستەوە بۆ ماوەمادەکەی زیاتر ئێستانەوانی دوای خۆی و ئیدیوە حاصل خێزانەکەی زیاترێتی ئەوانەی کە ڕەنگیان مەیلە و قاوەیە خواردنی کەمتریان لە بۆ پێی بەدەست دەخرێت چونکە منافەسە زۆرە لێوان ئەوان ڕەنگیان سپی و ڕەنگیان قەوەیە ئیدی ڕەنگە قەوەیەکە بەرەبەرە کەمە بیتەوە ڕەنگە سپیەکە زەڵەبی و ئەلە ئێردا دەبینین هەر سێ فاکتەرەکە بە تایبەت فاکتەری دیپتایم کە کاتی زۆرە ڕۆڵی هەبوو لە پەرەسەندنی ئەو ورچی جەمسەریە
زۆر بە سادەی ئەوە ئەمە بەسمان لە پەرسەندن ئەوە بوو زیاتر بانەچینە ناو بابەتێکە چونکەوە لێرە لەو پۆدکاستە زیاتر مەبەستمان لەوە نییە کە خودی بابەتی پەرسەند باسکەین تەنیا یەک تێڕوانی بچوو بوو بۆی بزانین مەبەستمان چێ لە پەرسەندن دوای ئەوە دێنە سەر هەلە خودی ئەو بابەتە زانستیە هەندێک لایانی با بڵین میتافیزیکی هەیە باشەوانێک کە واتە هەندێک بابەت هەیە دێتە ناو خودی ئەو بابەتە زانستیە کە مناقەشەی لەسەرە باشە کە هەندێک شتی نوێ ئەو ورژنی کە پێویستەکە باس کرێ و هەروەها ئەو بابەتە زانستیانە پەیوەندیان چێ لەگەڵ ئاینەکان بەگشتی و ئیسلام بە تایبەتی و ئایا لە ئیسلامدا چەند زۆر تێڕوانینمان هەیە لە بۆ ڕوودانی ئەو پەرسەندنە و ئایا ئاینەکان چێڵن سەبارەت بەو دیار دەستروشتەی هەیە ئەتوانین بڵێن لێرەیە دوو بابەت دروست ئەبێ کە لە سەرزانستی پەرسەندن هەیە طبعا هەردوو بابەت پش پەیوەستم بەخوا و ئاینەوە یەکەمیان ئەتوانین بڵێن ڕەچاوکردنی میتافیزیکیە هەندێک بابەتی وەک هەڕەمەکێتی یاخود سروشگەرایی یاخود بابەتی ناچوستی یاخود بابەتی دیزانی زیرەک یاخود بابەتی ئەخلاق ئەم مەسەلانە دروستەبن لەسەر پەرسەندن بۆ نمونەیەکێک لەو بابەتانە کە هەڕەمەکێتیە کە هەڵە تێگەشتنی گەورە هەیە لەسەری خۆی بەگشتیش لە زانستا کاتێک ئێمە وشەی هەڕەمەکێتی بەکارهێنین و لێرەیە کە زانستەکە بڵێن پەرسەندنە بۆ نموناڵین میوتیشنێک هەڕەمەکێتیە کەسانێک وازان ئەمە ینی شتەکە هەڕەمەکێتیە کەوا بوو کوێرانەیە یان کە ئەنەماوەک بڵێ ئێمە بەرهەمی پرۆسێکی کوێرانە بین وەرحاصل عەفو قسەت پێ بڕم وەرحاصل ئەو شتانە بەکاردێن هەر یەکێک لەو بیرکردنەوەنە بەکاردێن بۆی بۆ نەبڵێن زانستەکە هەڵەی تێدا یا خود با بڵێن زانستەکە ڕاتکرێتەوە نیە بەڵێ هەر یاخود بە پێچاوانەشەوە بەکاری هەندێت مەسەلەن بۆ دژاتی ئاین هەردوو لە بەکاریە دەم مەسەلا بەڵێ کەواتە پێویستەکە بەرچاوڕێنیمان هەبی بەڵێ بەڵێ ئێستا مەسەلەی ڕێکەوتەکە ئەگەر قسەی لەسەر بکەین ئەتوانین بڵێن ڕێکەوت ئەتوانین لە دوو دیدگای فەلسەفی و سەیری بکەین یەکەمیان ڕێکەوتێکی معریفیە ئەم جۆرە مەبەستمان لێ چییە واتە نەبوونی معریفەی ئێمەیە بە شتەکان و لە ئەنجامە وەک ڕێکەوت دەرەکەون بۆمان ئەمەش دەتوانین بڵێن ئەبێتە دوولق ڕێکەوتی معریفیەکە دوای بڵێ ئەبێتە دوولق یەکەمیان مەسەلەن کاتێک ئێمە نادڵیان دەربارەی سیستەمێک بۆ نمونە هەڵدانی زارێک کاتێک زارێک هەڵێن ئێمە نازانین لە ئەنجامە چی دەرەچێت و ناتوانین پێشبینی بکەین بۆچی ناتوانین چونکە معریفەمان کەمە دەربارەی ئەو فاکتەرانی کە کاریگەریە کاتە سەر زارەکە مەسەلەن کە زارەکە وەستێتەوە چەندین هۆکار هەیە بەڵام وادا بنێ خەیاڵ بکە ئەگەر بتوانین مەسەلەن گۆشەی دەست و بڕی خێرایی زارەکە و چەند فاکتەرێکی تری هەڵدانی زارەکە بزانین ئەو کاتە ئەتوانین پێشبینی بکەین زارەکە مەسەلەن لەسەر چی ئەوەستێتەوە لێرەیە هەڕەمەکێتی بوونی نامێنێ دا و هەڕەمەکێتی ئێستا هەیە مەسەلەن ئەڵین زارەکە لەسەر چوار بوو لەوانە هەندێک کەس بڵێ مەسەلەن بە بەخت بوو ئەمە بەهۆی نەبوونی معریفەمانەوە دروستە بێ ئەگەر پرسیارت نیە لەسەری ئەتوان بڕۆ مەسە خاڵ تەنیا بە کورتیەکەی قسەکە ئەوەیە شتێکمان نییە بە ناوی هەڕەمەچی عەشوایی ئەو عەشوایی و هەڕەمەچیە تەنیا بەهۆی لاوازی معریفەی ئێمەیە چونکە ئێمە ناتوانین یعنی هەر وەکو مرۆڤ سنوورداری ناتوانین هەموو وردەکاریەکانی ڕوودانی هەر ڕووداوێک بزانین بۆ نەبزانانی ئەو ڕووداوە چۆن ڕوویدا چۆن ڕوونێدا بەڵام ئەگەر پێشەوەی بۆ نوێستاگەر تو تۆپێک باوی باشە بەڵام پێش فرەدانی تۆپەکە ئەگەر بزانی بە چه هێزێک فرەدرایە بە چه ئاراستێک خێرایی با چۆنە ژینگەکە چۆنە پلێگەرمی چۆن هەموو وردەکاریەکەم بزانی ئەتوانی حسابی بکەی ڕاستەخۆ ئاراستەی تۆپەکە شێوازی هەڵدانی شێوازی نیشتنەوەی شوێنی نیشتنەوەی هەموو ئەو شوێنانە بزانێ و ئیدی شتێک نامینێ بەناوی عەشوایی بەڵام بەهۆی سنوورداری مرۆڤ معریفەی مرۆڤ بە تەواوی ئەو وردەکاریانە لە ئەنجامدا وەکو شتێکی هەڕەمەشی دەرەکەی دووەمیان ئەتوانین بڵێن کاتێک ناتوانین بزانین دەربارەی ڕووداوێک بۆ نمونە لە ڕابردووە شتێک ڕوویاوە ئێمە ناتوانین بگەڕینەوە بۆی بزانین چی بووە بۆ نمونە ناتوانین بڵێ کەسێکی وەکو جۆلیۆس قەیسەر مثلا دکتۆر شعیب ئەم نمونەی زۆر جواناڵێ لە ڕابردووە مثلا جولیۆس قەیسەر لە کۆتا 37
کاتژمێری ژیانی چی نووسیوە ئێمە ناتوانین درکی پێ بکەین چونکە بەڵگەیەکمان بووی نیە و ناشتوانین بگەڕینەوە بۆ کاتدا ڕاست جا لە پەرسەندنیش مثلا کە میوتیشنێک مثلا ئاژەڵێک بەرهەم هاتووە ئێمە نازانین چی بووەتە هۆکاری ئەو بازدانە یاخود ئەو کۆمەڵە بازدانە کە ئاراستەی ئەو زیندەوەری گۆڕی بێ لە ڕابردوو واتا ڕابردوو کۆتایی پێهاتووە ئێمە ناتوانین بڵین بالضبط ئەمە هۆکاری میوتیشنەکەی ئایا ئاراستەدارە ئاراستەدار نییە لێرە ئەم باڵین مانای نییە بۆیە هەر لێرە شەدیسان وڵین هەڕەمەکی بووە چونکە هەر نەبوونی زانیاریە دیسان زۆر واز واتە ئەم دوو خاڵی وتم هەردووکیان پەیوەندی هەیە بە نەبوونی معریفەی مرۆڤ بەڵام تێڕوانینێکی تریان هەیە ئەگەر ڕوونە با بەرداوام زۆر ڕوونە فەرموو بە بەردەوام بێت زۆر باش تێڕوانینی فەلسەفی دووەمیان بۆ ڕێکەوت ئەمەشیان توانین بڵین تقریبەن وەکو هینێک وایە ڕێکەوتێکی وجودی واتە ئەم جۆرە نەبوونی معریفەی مرۆڤ نییە بەڵکو حقیقەتێکی هەیە یعنی ئەم ڕێکەوتە لە کەمی زانیاری ئەمە نییە بەڵکو هەر لە بڵین لە وجود سروشتا هەیە واتە شتەکە سروشتیە تەبیعیە شتەکە سروشتی و تەبیعیە بخۆی لە سروشدا بۆ شێوازی ئەم هەڕەمیتێتە يعني أمهر ميكاتيب ينديني بدل من معيشين بلق خوي هي اللي سوشنا أبي شغلت الدولة يكين روداوك رؤيا هيك وكاركي فيزيائية عمليا حديثا بجلاي مشتمرة بلى ودوميا روداوك رؤى دات به هيك وكاركي فيزياء ميتافيزيكي جايسان جوراني وتم يندين شيء بخواوا يكميان خالي يكم كوتم ريكوتي معرفي دو جورا لەگەڵ ڕێکەوتی وجودی جۆری یەکەمیان ئەو کەوتم ڕووداوێک ڕوایە پێشی شۆکارێکی فیزیایی ئەم سیانە هیچ کێشەیەکیان لەگەڵ خوایان نییە تاکە با بڵین تاکە هەڕەمەکیەک کە کێشەی هەیە لەگەڵ فکری خوایە ئەوەی دووەمیانە کە پێی ئەوترێ ڕووداوێکە ڕوئەدا بێ هیچ شۆکارێکی فیزیایی میتافیزیکی چونکە ئەم کاتە ئەگەر ئەمە وجودی هەبێت کێشە بۆ خوا دروستە چونکە ئەو کاتە كري مثلا لقريبنا شتيك بيجي شو كارك رواية طبعا نما دينا فيزيائي هو كاركي عشان أو كاتا يعني يقولي ببيئة جاي خوار ويا بوي أمان بعيش ولا جا خوار ونا بلام استا في وزبة ببدي برسندنا وكاتي قليل ميوتيشنك بحرمكي رواية بريتيا نبوني معرفي أما ولا بابا تزانت يعني تريش لابو شيء مثلا حرمكي وتاد نبوني باترنك نبوني دوباره بونوي كبتواني نها دياري بين زۆر باش ئێستا حەزەکەم هە لەسەر خاڵی دووەم کە باست کرد لەسەر ئەو فاکتەرە و خاڵە کە دەڵێن کێشە لەگەڵ باڵین بوونیان نەبوونی خوا کێشە دروستەکە ئەمە زیاتر لەسەرەوە یەک ئەتوانین نمونەکمان پێ بدەی بۆ نمونە ئێستاکە هەڵە نەبم نمونەی بیگ بانگ ئایا نمونەیە لەسەر بابەتە بۆ نستەکە دەڵێن پێش بیگ بانگ با بڵێن پێش تەقینەوە گەورەکە هیچ نەبووە دواتر گردون دەروست بۆ دواتر یعنی هۆکاری فیزیایی و میتافیزیکی باڵێن لە پشتەوەی نەبووە ئایا نمونە ڕاستە سێکە طبعا لێرەیە دەبێت سەر ئیمانی کەسەکانیش بەڵام بۆ نمونە ئەگەر بێت وا بخوا هەبێت ئەوە بەلات و ئاسایی ڕووداوێک ڕووبات بێ و هیچ هۆکارێکی فیزیایی هەبێت لێرە ئەتوانین بڵێ هۆکارەکە میتافیزیکیە جا دەربارەی دەستپێکی گردونیش کە با بڵێن مادە و سپیس و تایم و ئەوانە هیچی بوونی نییە ئەوە ئەتوانی بڵێیت مەسەلەن خودی دەستپێکی گردون ڕووداوێکی ما بڵێن هۆکارێکی میتافیزیکی لە پشتە بەڵام پێیتر گردون هاتە بوو ئەتوانی بڵێ پرۆسە فیزیکیەکان ڕوئەدا بەڵام ساتی دەستپێکی یەکەم ئەهم با بڵێن بوونیەتە نەبوون ئەوە توانی بڵێ ئەم جۆرەیانەکە ڕووداوێک ڕوویە و بە هیچ هۆکارێکی فیزیایی زۆر باش ئێستا هەر لەسەر بابەتەیەک بۆ قوتیتکە باسەکەم ویدی بەجێ دێڵێن ئێستا کە دەڵێن دوو جۆرە کە دەڵێن بۆ نمونە هیچ هۆکارێکی فیزیایی نییە ڕاستە دەڵێن هۆکارێکی فیزیایی لەوانێ نەبی بەڵام هۆکارێکی مێتافیزیکی ئەکرێ هەبی وانیا کەواتە لێرەدا کێشە لەگەڵ خوا دروست ناکات چونکە خوا سەروی سروشتە و ئەکرێ لە بواری مێتافیزیک بیوانیا بەڵام لەوەی دووەم ئەو جارە مێتافیزیکە کەش دەڵێ هۆکاری مێتافیزیکی نییە کەواتە لێرەدا دەڵێ هۆکاری سەر و سروشتیش نییە لێرەدا ئالێردا وەک وایە بڵێ خوددا ڕۆڵی نەبووە لێرەدا وانیا کەواتە لەو جۆرە فکرەیە کێشە دروست دەکات لێرەیەکش دروم بێت تا ئێمە باسی خواین لێرەوە بڵێم تێڕواتینێکی ئاینی بۆ خوا کە ئێمە ئاینەکە لێرە ئیسلامە چونکە ئەکرێ مەسان کەسێک ڕۆبووبی بێ
ئەمە بۆ خۆی ئەو کێشەی لەوانەیە نەبێت زۆر شتێک باشە ڕوو بە ڕاستە زۆر لەگەڵ گرنگەوە واقعی ئەو بێ ئاگا زۆر ببێت گرنگە زۆر لێرە ڕاستە مەستم تێڕوانیەکی سەرمانەیە بخوا زۆر باشە زۆر باش ئێستا زۆر لایەنەکانی دوایی لایەنێکی تریان هەیە با بڵین پێوترێ کێشەی ناچووستی مەبەستمان لێ چییە یعنی عادەتەن یەکێک لەو ڕخنانەی کە لەو ئیماندارانە با بڵین ئەگیرێت کە باوەڕیان بە پەرەسەندنە ئەڵێن باشە ئەگەر خوا مەسەلەن خوای بێ مرۆڤ دروست بکات بۆچی ئەو هەموو زیندەوەری دروست کردووە لە مێژووی زەویە کە دووچاری لە ناوچوون بوونەتەوە واتە ئەو هەموو زیندەوەرە لە مێژووی پەرسەندندا بەفی ڕۆچوون بەڵام ئەم کێشەیە ئەتوێتەوە لەگەڵ با بڵێن بوونی خۆیان لەبەر سێ خاڵ چونکە عادەتەن ناچووستی پەیوەستە بە سێ خاڵەوە یا بە فیڕۆدا پەیوەستە بە سێ خاڵەوە یەکەم پەیوەستە بەکاتەوە ئەتوانین نمونەیەک بین بۆ نمونە دوو کۆمپانیا هەمان بەرهەم دروست دەکەن کۆمپانیایەکیان با بڵێن بە ناوی ئەیە لە مانگێکە بەرهەمەکە تەواوەکە کۆمپانیاکەی تر بە ناوی بی لە دوو مانگە تەواویەکە لەم حاڵەتەیە ئاڵین کۆمپانیای ئەی چووستترە یاخود چالاکترە چونکە کاتێکی کەمتری پێچێت خاڵ یەکەم پەیوەندی بەکاتوەیە بەڵێ خاڵی دووەم پەیوەستە بە مادوو بۆ نمونە ئەتوانین بڵێن هەمان بڕە تەختە بینە دوو دارتاشی وا بڵێن ئەی بە بڕێکی کەم تەختە مێزێک دروستەکە بەڵام دارتاشی بی بڕێکی زیاتر بەکارهێنێ لەم حاڵەیاڵین دارتاشی ئەی چووستترە یاخود چالاکترە چونکە مێزێکی دروست کرد و کەمتریشی خاڵی سێمیان پەیوەستە بە شوێنەوە بۆ نمونە باڵین دوو خێزانە هەیە خێزانی باڵین خێزانی یەکەمیان پێڵین ئەی قەنەفەیەکە کڕن کە ئەشبێتە جێگای نووسن باشە بەڵام باڵین خێزانێکی تر خێزانی بی قەنەفە و جێگای نووسن بەجیاکردن واتە قەنەفەکردن بۆ جێگای نووسیش بەجیاکردن و شوێنی زیاتر ئەگرن لە ماڵەکە لەم حاڵەتە شاتوێن خێزانی ئەی چووستترن لە خێزانی بی زۆرتە پەیوەندی بە سێ خاڵۆ هەیە کات مادە لەگەڵ شوێن زۆر باشە جا چووستی و بە فیڕۆدان پەیوەستە بە کات و مادە و شوێن بەڵام کاتێک ئێمە باسی خواگەین زاتێکە لە دەروی کاتە و لە دەروی مادە و لە دەروی شوێن و یعنی خۆی خاڵقی هەستێکی شێنە جا بۆیە خوا ناخرێتە ناو چوارچێوی کات و مادە و شوێن بۆیە کێش ئەم کێشەی ناچووستیە یاخود بە فیڕۆدانە کێشەیە نییە بۆ خوا بەڵکو ئەمە عادەتەن هەر بۆ مرۆڤ بەکارێت زۆر بۆ واسفی توانم ئەوەندی ئێستا هەوندی لەوەی تێگەیشتم ئەتوانی بڵێ خوددا یاخود خالق یاخود دروستکار سەرچاوی بێ کۆتایی هەیە باشە مادەم سەرچاوی بێ کۆتاییە سەرچاوی بێ کۆتا لە کات لە شوێن لە مادە هەیت مادەم لەوانە هەیتی هیچ با بڵێن کێشەی لەوەی نییە چەند کات خەرجەکات چەند شوێن خەرجەکات چەند مادە خەرجەکات چونکە لێبرانی نییە باشە سەرچاوکە بێ کۆتایی بەڵام مرۆڤ بۆ نوێستا تو لەسەر زەویاژی کاتە سنووردارە شوێنە سنووردارە ئەو مادانی لەبەردەستە سنووردارە سەرچاوەکان سنووردارە کەواتە تو دەبی حسابی ئەوی بکەی کامی باشترە کامە ڕێگا باشترە کامە ڕێگای خراپترە لەبەرەوەی بەڵام چکە خوددا خالق دروستکە لە سەرچاوەکانی بێ کۆتایە هیچ نەکات نە شوێن نەمادە کێشەی لەو هۆکارن لەو سێ فاکتەرە نییە و لەبەرەوەیە ئەو کێشەی ناچووستی هیچ کێشەک یاخود دژیەکێک لەگەڵ خوددا دروست ناکە بەڵێ جا بە قسێکی این بەدای بەم مەسەلیان بێنم بایۆلۆجیست دێنیس ئەلێکسەندەر قسێکی جوانی هەیە ئەڵێ لە وەڵامی ئەو کەسانی کام ڕخناگرن ئەڵێ پەرەسەندن بە فیڕۆدەرە بە بەراوردی چی ئەڵێ قورسە بزانی فیڕۆدان بۆ خوا مانای چیە لە کاتێکە خۆی زەمینەی هەموو بوونە واتەخوا بڵێن هەر زەمینەی هەموو بوون لەسەری پەیوەستە بە یەکسانی لەگەڵ ئەوانەیە پرسم بۆچی پەرەسەندن زۆری پێشوە تا گەشتووە بە مرۆڤ خوددا متعالە متعال وها یعنی واتە لە سەروی ئەو شتانەیە مادە و کات و شوێن پەیوەست نییە بە شوێن کاتەوە جا پرسیاری بۆچی زۆرێکی پێشوە پەرەسەندن دوورە لەوەی مانایەکی هەبێ بۆ دروستکەرێکی زۆر واتەم پرسیارە شیاوە بۆ ئەگەر بێت و ڕخنە بگیرێ بۆ نە بڵێ لەبەرچی بۆ نە دروستبوونی زیندەوەران هاتنی زیندەوەران کاتی زۆری وستووە یاخود با بڵێ زۆر لەقی زیندەوەران هەبووە کە تیا چوونە بەڵێ لە ناو چوونە بۆچی دەبوو لە ناو بچن وانە یان هەیەکە لەو شتانە ئەتوو ناتوانێت ئەو ڕخنەیە ئاراستی خوددا بکەیت چونکە وەک باسمان کرد خوددا لە سەرچاو لە هەرێک لەو سەرچاوی باسمان کرد لە کات و شوێن و مادە سەرچاوی بێ کۆتایی هەیە و لە هەر یەکێک لە شێوازی خەرجکردن و بەکارنانی ئەو سەرچاوانە ناکرێ محاسبە بکرێت بەڵێ یعنی پرسیارەکە هەڵەیە هەڵە هەر لەسەر هەر بەخۆی هەڵەیە بەڵێ چونکە تو بەڵێ بزەبت ئەوەشان وازە بەڵێ
بابەتێکی تر هەیە بابەتی سروشگەراییە، یعنی ئەمە بەگشتی هەر لەسەر بابەتە زانستیەکانی تریش کێشە دروستەکە بۆ بەشێک لە خەڵکی. بۆ نمونە کاتێک ئێمە باسی پەسەندنەکەین بە دوای هۆکاری مادی ئاگەڕین هەمیشە، مەسەلەن چی بووە هۆی دروستبوونی مرۆڤ، چی بووە هۆی دروستبوون و پەرسەندنی مەڵین شیردەرەکان، یاخود لە بابەتە زانستیەکانی ترا بۆ نمونە چی بووە هۆکاری مەسەلەن بورکانێک لە ساڵێکی دیاریکراوە. زانست کار بە میتۆدی سروشگەراییەکە کە پێوترێت مەتۆدۆلۆجیکەل ناتورالیزم. طبعا لێرە ئەما بێ جیای بکەینەوە لە جۆرێکی سروشگەرایی کە پێوترێت فیلۆسۆفیکەل ناتورالیزم. لەمەی فەلسەفیەکەیانە ئەڵێ سروشت، یعنی با بڵێن وجود هەر ئەوەی سروشت هەموو شتێکە، واتە شتانێکی نامادی یاخود وەکووا فریشتە ئەم شتانە بوونیان نییە، مادە هەموو شتێکە. ئەمەیان پێوترێت فیلۆسۆفیکەل ناتورالیزم. بەڵام ئەمەی تریان کە زانستکاری پێکات حەقی ئەو شتانەی نییە، بەڵکو ئەڵێ ڕوودا و دیار دە زانستیەکان یاخود سروشتیەکان ئەبێ بە هۆکاری مادی ڕوونی بکەینەوە. جا لێرە هەیە ئەڵێ ئەی کاوا بوو مەسەلەن ڕۆڵی خواچی لێ وەک بڵێکیان نەماها دەستی خوا بڕین لە مەسەلەکە. بەڵام ئەمە وانە لەگەڵەوەی تێڕوانینی جیاواسەیە لەسەر مەسەلە. مەسەن کەسێک توانێت بڵێ یاساکان سەرەتا خوا دایناون و ئیتر خۆیان مەڵێنە ئۆتۆنۆمەسن، خۆیان بەڕێوا بن، پێویست ناکە مەسەلەن خوا بێت تەداخل کات غەیری موعجیزە نەبێت. بەڵام تێڕوانینێکی تریان هەیە کە ئەمەیان عەشاریەکان پێڕەویەکەن، ئەوەیە کە یاساکانی سروشت یا ئەو دووبارە بووانەی کە ئەمڕۆ کە لە سروشتایان بینین، بۆ نمونە قەڵەمێک هەڵەی دەکەوێتە خوارەوە، هێزی کێشکردن ڕایکێشێ، ئەمانە هەمووی ویستی خوای پەروەردگارن. یعنی ئەوانەی کە ئێمە پێیان دەڵێن یاسای سروشت ویستی خوای پەروەردگارن. بەڵام طبعاً ویستی خوای پەروەردگاریش بە شێوەیەکە تۆ بتوانی ژیانی لێ بکەیت. تۆ بۆی ئەمڕۆ مەسەلەن تێبگەی لە شتێک ژیان بەردەوام بێت پێویستە بە یاسا هەیە، یعنی ویستی خوش بێت مەسەلەن بەیەکە بتوانێت مرۆڤ ژیان بکە. جا لێرەیە کاتێک ئێمە ئەڵێن مەسەلەن ئەڵێن مرۆڤ بە دوای هۆکارێکی مادی ئاگەڕێن بۆ بوونی یاخود بۆ پەرسەندنەکەی، لێرەیە مانای ئەو نییە مەسەلەن خوا ئاگای لە مەسەلەکە نییە، شتێکی سەربەخۆ و بەخوا بێ ئاگای لێ بێ، بەڵکو ویستی خوایە. بەڵام ویستی خوا ئێمە وەکو مرۆڤ ئەتوانی لە یاساکانی سروشتا بیبینی. زۆر باش. بە ئەگەر قسە بخۆت کەمەوە بەڵێ عفو بەردەوام بفەرمە. لێرەیە حەزم مەسەلەن بچین بۆ لای دوو بەربڕین یا دوو قسە. یەکێکیان هینی پرۆفیسۆری بایۆلۆژی ڕیچارد لیۆنتنە کە مردووە. ئەڵێ چی؟ ئەڵێ ئامادەبوونمان بۆ قبولکردنی بانگەشەی زانستی کە دژی درکی گشتیە. درکی گشتی مەبەستم کامن سێنسە. ئەڵێ کلیلە بۆ تێگەیشتن لە تێکۆشانی ڕاستەقینە لە نێوان زانست و سەر و سروشت. سەر و سروشت واتە مەسەڵەن وەکو خوا یا وەکو کاری فریشتەیە. ئەڵێ ئێمە لایەنی زانستی ئەگرین لەگەڵ ئەوەی خاوەنی چەند بێماناییەکی ئاشکرایە لە پێکهێنەرەکانیدا، لەگەڵ ئەوەی شکستی هێناوە لە بەجێهێنانی پەیمانە بەفیڕۆدەرەکانی دەربارەی ژیان و تەندروستی، لەگەڵ ئەوەی کۆمەڵگەی زانستی بەرگەی چیرۆکە بێبۆگەکانی گرتووە کەوا بووە ئێستا پرسی ئەم قبولکردنانە بوو، چونکە پێش وەختە خۆمان ملتەزیم کردووە. خۆمان بەچی ملتەزیم کردووە؟ بە مادیگەرایی کردووە. واتە ئەو میتۆد و دامەزراوە زانستیەکان نین کەوامان لەیەکەن مەسەلەن تەفسیری مادی جیهان قبول بکەین، بەڵکو بە پێچەوانەوە ئێمە ناچارین بەهۆی ئیلتیزامبوونی پێشوەختەمان بە هۆکارە مادیەکان بۆ دروستکردنی سیستەمێکی لێکۆڵینەوە و کۆمەڵە بیرۆکەیەک کە تەفسیری مادی بەرهەم بهێنن. گرنگ نییە ئەو تەفسیرانە چەندێک پێچەوانەی بەڵگەنەویستەکانمان بن، گرنگ نییە چەندێک زانیاریەکانمان ناڕوون بن، لەوەش زیاتر مادیگەرایی بێگومانین لێی بە شێوەیە کە ناتوانین هەنگاوی ئیلاهی ڕێبدەین لە دەرگاکە. ئەمە لە قسەکانیا چی ئەتوانی تێبگەیت؟ ئەتوانی تێبگەیت کە زانستی ئەمڕۆ، زانستی سروشتی کار بە مادیگەراییەکە، جا چەنە نوقسانی تایە بێ، یاخود مەسەلەن شتێک بێ کە ئاشناییمان نەبێ وەک معریفەی بەشەری لەگەڵیە، کاواڵێ مەسەلەن ئەکرێت دژی بەڵگەنەویس بێ. لێرەیە ئەبێ بیرت بێ ئەکرێ هەڵدەبێ بەڵێ، بەڵام ڕێ نادرێت با بڵین بە هەروەک خۆیڵێ هەنگاوی ئیلاهی. جا بۆیە لێرەیە کاتێک مەسەلەن شتێکی سەیر لە زانستە هەیە پێویست ناکە بڵین مەسەلەن خوا بخەینە جێگرەوەی تەفسیرە مادیەکە. دەتوانین تەفسیرە مادیەکە قبول بکەیت لەگەڵ هەموو کەم و کورتیانی کرێتی، هەمان کاتیشە وەک لانی باوەڕەکە پێدوا بێت ئەمە ویستی خۆی پەروەردگارە، شتێکە کۆنتڕۆڵی کرد. بەڵێ ئەگەر بە وازحی ئێستا هەندێک لە قسەکانی تو تێگەیشتم،
لەگەڵ قسەکان تۆ یەک ئاەتم بەبیر هاتەوە ئێستا خوای گەورە هەر لە قوڕان لە فەرمی لایەنی ئیسلام دەڵێ واتەینە کول شەیئین سەبەبەوە دەڵێ بۆ هەموو شتێک هۆکاری خۆمان هۆکارێکی دیاری کرامان دایتە پاڵی وانە واتە لە هەر شتێک دیاردەک سروشتێک هەر شتێکە ڕووەدا هۆکارێکی خۆی هەیە هیچ شتێک بەبێ هۆکار و ڕوونادە و دائیمەن بنچینەی زانست لە یعنی ئەساسەکەی لەسەر چییە کە دیاردەکان ئەکرێت دووبارە بنەوە واتە ڕێکخراویەکەیە واتە سروش بە شێوازێکی دیاریکراوی شەکەواتە بە یاسایەکی دیاریکراوی شەکە باشە یاسای سروش یاسای دەستکردی مرۆڤ نە بەڵکو یاسای سروشتی واتە بۆ نمونە ستاتوس سەیرەکەی خۆردایی من لە ڕۆژهەڵات هەڵدێت و ڕۆژ ئاوا ئەبێ ئەو شێوازە ئەو یاسایە بە بەردەوامی دووبارە ئەبیتەوە ئەتوانی ڕۆژ بە ڕۆژ بە ساڵ و بە مانگ سیر بکەی هەمان شتەقەت نبینی ڕۆژ لە ڕۆژ ئاوا هەڵبێ وانە کەواتە هەمووی دەبینی یاسایەک سیستەمەک دووبارە ئەبیتەوە جا ئەوە یعنی ئەو سیستەمە سروشی ئەتوانی ڕێک بڵێ یعنی ئێستاگەر خاڵقەکە ئێستا بۆ من ئەو یاسا سروشتیانە ئەو سیستەمە ڕێک سەلمێنەری ئەوەیە کە دروستکەرەکە خوددا حەکیمە باشە واتە دانایە چونکە کە ئێستاگەر بۆ شێوازە سیستەم ڕێکخراوە یاساکان دانێنرابە بۆ مرۆڤ نەیەتوانی هەرگیز بۆ نەحسابی کات شەو ڕۆژ بکە نەیەتوانی حیساب کەنجین ڕۆژداریکردنی شەوداد یاخود هەندێک یاسا و سیستەم و شێوازی ژیان لە بۆ خۆی پێیڕەوکە و جاوە نمونەی زۆر سادەیە بەڵام ئەگەڵ کەسانی کەمێک ئاشنا بن لەگەڵ زانست بەبەردەوامی دەبینن زۆر یاسای سروشتی هەیە کە ئەو یاسای سروشتیانە مرۆڤ درکی پێکردی و لێکۆڵنەوەی لەسەر کردی و ئەو یاسای سروشتانی بەکارنایە بۆ دروستکردنی ئامێر بەرەو پێشچوونی حەزارات کەواتە ئەگەر بێت و ئەو یاسای ئەو یاسای سروشتیانە بوونی نەبایە واتە دروستکار خاڵق ڕێگەی بەوە نەدا بە ئەو یاسایانە هۆکارەکان درک پێ بکرێن لەلایەن مرۆڤەوە مرۆڤ نێتوانی لەسەر پێی خۆی هیچ بەرەو پێشچوونێک لە حەزارەتێکی خۆی دروستکات چونکە درکی بە یاساکان نەئەکرد باشە لە بۆ من لە ڕاستیدا و نەکتەنیا با بڵێن بیرۆکەی خوا پوسەڵ ناکەوت بەڵکو پشتگیریشی چونکە ئەو خوددایە کەمە باسەکەین خوددایەکی حەکیمە دانایە کەواتە لە خوددایەکی حەکیم و دانێت تەنیاشتەکی ئەوە پەیڕەوەکرێ و وەک باست کرد ئەو بۆنەکە گردردونی دروستکرد یاساکانی دروستکرد ئیدی یاساکان هەمووی وەک وایە بڵێ پرۆگرام کراینە باش پرۆگرام کردێنە کە لەسەر شێوازێکی دیاریکرا و پەیڕەو بکرێن و لە ڕێلا ناچن باشە جا لێرەیە هەروە گوتم طبعا ئایا بابەتێک هەیە پێوترێ دیڤاین لەوەڕای بابەتەکە شەکەم بۆ نایە بەرها دیڤاین ئاکشن بەڵێ چۆن خۆیان لەگەڵ گردووناکە طبعا تێڕوانینی جیاواز هەیە بەڵام یەکێک لەو تێڕوانانی کە وتم ئەوەی شاریەکانە کاڵی یاساکانی سروشت هەر ویستی خۆی پەروەردگارن یعنی شتێکی سەربەخۆ نین پێچوانەی ئەو باوەڕی کاڵێ مەسەلەن یاساکان سەرتاخوا دایناون و ترخۆیانە ڕۆن ئەمەڵەن کاتێک مەسەن معجزەیەک ڕوە هەرەوەی ویستی خۆی پەروەردگارەوەی لەو ساتەیە فڵانە شت ڕوو بەڵاتە لێرە شکاندنی یاسانی تێڕوانینە شکاندنی یاسان نییە زۆر وازە حەزەکەم لەو پۆینتە بڕۆین تێپەڕێن چونکە کاتەکەمە سنووردارە با بەردەوام بین چونکە شتی زیاترمان باسکەین بەڵێ لێرە بابەتێکی تریان هەیە کەیتر ئەمە بابەتە گرنگەکەیە بابەتی دیزاینی زیرەکە کاتێک ینی ئەمە هەر لە کۆن و بەکار هاتووە وەکو ئارگومنتێک بۆ خوا مەسەن کاتێک زیندەوەرێکەکەی دەبینی چۆن مەسەلەن پارتەکانی لەشی ڕێک بە یعنی گونجاوە لەگەڵ ژینگەکە و ئەو تەحەدیانەی یانە بەردەمی و تویانە ئەمە کەوا بوو ئەم ئاڵۆزیە بەرهەمی عەقڵێکە یاخود لێرەیە کە خوایە ڕێکی خستووە بۆ ئەوەی بتوانێت مامەڵە بکە لەگەڵ تەحەدیەکانی ژینگەکەیە جا بۆیە لێرەیە ئەتوانین بڵێن دوو لق هەیە یا دوو لق ناوە بڵێ بە دوو شێوە ئەم دیزاینە بەکار هاتووە یەکیان ئەنالۆجیە مەبەستمان چییە مثلا ئەوەی ویلیام پایلی ئەگەر ویلیام پایلی فەیلسوفێکە هینی 1780 کتێبێکی هەیە بە ناوی ناشناسیۆلۆجی لە 1802 بڵاوی کردو لەوەیە بازەوە کە کاتێک مەسەلەن کاڕووی بەردێکە بینی بەلات و ئاساییە تێپەڕیت بەڵام کاتێک بینی ساعاتێک کەوتووە هەڵیەگریتەوە بینی خاوەنی چەندین بەشە بێکۆ کارەکە ئاڵۆزە لێرەیە عەقڵ تەچێ بۆ لایەوەی کە ئەمە بەرهەمی دیزاینێکە کەسێکی زیرەک ئەمی دروست کردووە عەقڵێکی لە پشتە هەمان شێوەش کاتێک سێری زیندەوەران ئەەکەی ئەبینیت عەقڵێکیان لە پشتە ئاڵۆزن و
وەڵامی گونجاویشە لەگەڵ ئەو تەحدیانی لە ژینەکانی ڕۆبەران ئەمە بێترێ ئەنالۆجی. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئینتەلیجنت دیزاین و پەیمانگای دیسکەڤەری کە ساڵی 1990 بوو کە ئەوان پێشکەشیەکان چی بەکارێنن میتۆدێکە پێوترێ ئەبداکتیڤ ریزنینگ یاخوتین inference from best explanation واتە تۆ چەند هەڵبژاردەیەکە هەیە بۆ تەفسیرکردنی ڕووداوێک ئەبینن هەڵبژاردنێکیان باشتر لەوە هەڵبژاردنەکانی تر ئەو دیاردەیە ڕوونەکاتەوە کەوا بوو ئەڵەی باڵین ئەگەرێک بە پێی زانیاریانی ئێستامان بێ ئەمە ئەم ڕووداوە ڕووەکاتەوە بۆ نمونە ئێستا مایکرۆبیهیکێکێکە لە با بڵێن ئەوانەی کە پشتگیری کەرە سەرسەختەکانیان کتێبێکی بڵاو کردەوە ساڵی 1996 بە ناوی داروینز بلاک بۆکس لەوێدا سێ نمونە باسەکات لە زیندەوەران یەکێکیان ماسە لە نهینە خوێن مەهینە سیستەمی خوێن مەین بلەد کلۆتینگ ئەڵێ ئەم پارچانە هەمویان بەیەک کۆکارەکەن ئەگەر دانێکیان لا ببین فانکشنی ئەکەکە بڵین فانکشنەکە لەناو ئەچێ بۆیە بێ هەموو پارچەکەم بێ کۆلێک کاتە هەبن کە ئەمەش پێچەوانی چیە پێچەوانەی پلە گەراییەکە گراژوەلیزمەکەی پەرسەندنە کە لە میکانیزمی نیۆدارمینیزمە هێڵێ پلە بە پلە پرۆسەکان بڵین زیندەوەران و بەشەکان بەراسێنن جا پێی وایە ئەم نمونانە لە زیندەوەرانە پێچەوانەی میکانیزمی داربینی بۆیە ئەڵێ ئەمە بەرهەمی دیزاینە کە دەڵێن دیزانی زیرەک ئینتیلیجنت دیزاین با جیاوازی بکەنێنەوە ئینتیلیجنت دیزاین و دیزاین وانیا چونکە زۆر کەسەیە باڵێن مەسەلەی دیزاین ئەکرێ زۆر بە احتیاطی بەکار بێ لە بۆ وەکو پاڵپشتێک لە بۆ بوونی خودداوەنیا بەڵام ئینتیلیجنت دیزاین واتە دیزانی زیرەک ئەوە ڕێبازەکە باش وەکوی باست کرد ئەو کە لەو ساڵیدا ئەو ڕێبازە هاتە ئاراوە ئەو ڕێبازە هەندێک کێشەی تێدا ئارایە کە پێویستەکە جودای بکەینەوە لەگەڵ دیزانی مەبەستمان لە دیزاین ئێستا بۆ نمونە سەیری زیندەوەرانەکەی باشە لە ڕووی بایۆلۆجیەوە جا بێزگە لەلایەنی فیزیایی و هەندێک شتی کیمیایی ئەمە با بڵێن بە نمونەوە لەسەر بایۆلۆجی بی هەندێک پێکاتە هەیە هەندێک هەندامۆچکەیە بۆ نمونە ئەگەر ئەوەی کامێک لە زانستێک خوێنبیتی دایمەن یعنی دێتە بەرچاوی کە سەیرەکەی یعنی ئەوەندە سیستەمەکی ڕێکخراوە ئەوەندە سیستەمەکی دەقیقە ئەوەندە سیر دیزاین کرایە کە بەڕای تو ئەوە هەرگیز ناکرێت لە ڕێگای پرۆسەیەکەوە بێت وەکو ئەو پرۆسەی ئێڤولوشن کە بەو شازی ئەخرێتە ڕۆ سەر ڕای ئەو وردەکاریان لەناو ئێڤولوشنەیە سەر ڕای ئەو هەموو شتانی خرایتە ڕۆ بەڵام هێشتا ئەو ئەندامە هێشتا ئەو ئەندامۆچکەی ئەو زیندەوەرە ئەوەندە پێکاتێکی ئاڵۆز و سەیر و سەمەرە و پردیزاینی هەیە کە هێشتا ڕێی تێناچی کە لە ڕێگەی پرۆسەی ئاوابی ڕاستەخۆ دەڵێیت ئەلێرە پێویستەکە دروستکەرەی زیرەک هەبی کە پێڵێن دیزانی زیرەک کە ئەو زیندەوەرەی دیزاین کردبی هەر ئێستا بە نمونە بۆ نمونەستا بەکتریا ماوەی نەپێشوو لەسەر بەکتریا دەم خوێندەوە ئەوانەی کە قامچیان هەیە بۆ بەکارهێنانی جوڵە باشە کە ئەو قامچیە بەکاردینی شواز جوڵەکەی هەر وەکو ماتۆرە باشەوەی کە لە هەندەستەکەمە شوازی کارکردی ماتۆر خوێنیتەوە چۆن با بڵێن ماتۆرەکە جوڵێت و لە ڕێگای وزە میکانیشێک ئەگۆڕە لە بۆ جۆڵی ناو قامچەکانی ئەو سەیرانی سەتۆ سیر کە ئەو میکانیزمە ئایا بەکتریایەکی کە خانەکی وا ساکارە خانەکی وا نمونەیە چۆن درکی بۆ میکانیزمە کرد باشە چۆن پەراسەندن درچی بەو پرۆسە کرد باشە یعنی زۆر کە لەو ئاستە بچووکە لەو ئاستە و مایکرۆبیانی چۆن ئەو شتهاتەوە کاتەستا لێرە یعنی ئەوەندە تەفاسیلەکە ئەوەندە پردیزاینە کە هەستەکەی شتەشی ئاوا ڕاستەخۆ فکرت لە بۆ دیزاینەرەکە چی باشە جاوە ئینتەلیجنت دیزاین زۆر کات وەکو چی بەکاردێ وەکو گاد ئۆف کاپس وانیانی خدای بۆشاییەکان بەکاردێ بۆ نێستات و لەوانەیە بەپی ئەو علمە هیچمان بزە بە 100% ڕوونکردنەوە چتاو نەدەین بڵێن ئەو ماتۆ باڵێن چۆن پەرسەندن ئەندامۆچکەی ئاوی دروست کردوەنیا جا لێردا خدا دینە ناو مەسەلەکە دەڵێن ئەوە دیزاین هەیە بەس لێرە ئەگەر پاشماوە کە دی زانست بەڵگەی هینا ڕوونکردنەوەی نیە کە چۆن ئەو شتە ڕوەدا ئەتو لێردا کێشە دروستەکە ئەوەنجن ڕێک ئەو پێشنیاری پێشتر باست کردبوو کە ڕۆڵی خۆیان لێردا ئیدی ڕۆڵی خوددا نامینێ باشە کەواتە لێرە کێشە دروستەکە بەڵام ئەگەر بڵێ
من سپۆرتی یعنی تەنیا دیزاین دەکەم ئەنگیان بۆ دانێم کە سروش زیندەوەران هەموو دیزانی خۆیان هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرینگە یعنی کە قەت پێناچی ڕەت بکرێتەوە ینی کەوا ئەکە دایمن بیرۆکەی خوددا بەدایمە ینی بۆ هەمیشە هەبی ئەوەیە کە بڵێ هەموو زیندەوەران هەموو بوون لە دروستکەرەوە کە هاتین وەنیا واتە تەنیا جەخت لەسەر یەک ئەندامۆچکە نەکەی لەسەر یەک دیاردە یەک زیندەوەر نەکەێت چونکە ئەگەر ئەو دیاردە و زیندەوەرە دواتر ڕوونکردنەوەی دانستی بلەوە ببێ بەڵام ئەگەر بەعام تەواوی گردین تەواوی بوونیت بڵێ هەموو تەواوی گردونەوە تەواوی بوونێتە یعنی لە دروستکەرەوە کە هاتیە ئەوە بۆ هەمیشە بۆ هەتایە ڕەت ناکرێتەوە بەدای من زیندووە مینێتەوە لێرەدا جا لەبەرەوەشە دەبی ئاگادار بین ئەو کاتانی پاڵپشتی بیرۆکەی دیزانی زیرەکەکەین جیاوازی بکەن لە نێوان مەسەلەی دیزاین و دیزانی زیرەکە وەکەوەی باسمان کرد بەڵێ ئێستا چەند کێشەیەکی هەیە لە ڕووی ئاینی و فەلسەفی و ئەمین کەڵەجەن دیزاینە یعنی زۆر کەس پشگیریەکە وازانێمە بەڵێن دۆستی فکرەی خوایە بەڵام لە ڕووی ئاینی و وانە چوار خاڵ هەیە ڕخنەی تووشیانە بێ بڵین لە ڕووی ئاینی فەلسەفی و یەکەمیان ئەوەیە کە پێوترین لۆکەلایزیشن پرۆبلەم مەبەستی چییە مەبەستی ئەوەیە ئەوان خۆیان دان بەوانێن بڵێ هەندێک لە شتەکانی گەردون و ڕووداوەکان سروشت و هۆکارە مادیەکان ڕوونی ئەەکەنەوە بەڵام هەنێکی هۆکاری مادی ڕوونی ناکاتەوە باشە یاخود تەفسیرە مادیەکانی کە حالیان لە بەردەستمانە ناتوانێت ڕوونی کاتەوە وەکو باش تەفسیرێکی باشتر بێ لە بوونی عەقڵێ ئەمە پێوترێ لۆکەلایزیشن پرۆبلەم طبعا ئەمە ڕێک پێچوانەی باوەڕی ئاینیە چونکە لە ئاینە ئێمە خوا پێمان وایە تەفسیری هەموو شتێکە لە ئەتۆمێک و تاوەکو باڵێن گەورەترین شتێک یاخود کاکێشانێ جا بۆیە گرنگ نییە لێرە هەشتەکە ئایا ئێمە تەفسیرێکی زانستیمان هەیە بۆ ڕووداوەکە تا ئێستایانە هەمان بێت و نەمان بێت ئێمە بڕوان وایە ئەمە با بڵێن دەستکردی خۆی پەروەردگارە جا بۆیە بەڵام ئینتەلیجەنت دیزاین جیاوازیەکە ئەڵێ لێرەیە ئەمە مادی ڕوونیەک هۆکاری مادی ڕوونیەکاتەوە لێرەیە هۆکارێکی بەڵێن سروشتی ڕوونیەکاتەوە کێشەیەکی تریان هەیە پێوترێ سپێسیفیکیشن پرۆبلم لێرە ئەم دیزاینە زیرەکە کیە طبعا ئەوان دەڵێن ئەکرێ مەسەلەن شارستانێکی پێشکەوتوتر بێ کرێت ینی لێکدانەوەی جیاواز هەڵگری یعنی هەر کاتێکە گوتیان دیزانی زیرەک مەبەستیان لەوە نییە کە خوددابی باشە ئەکرێ ئەنواع ئەکرێت دیزاینەرەکە ئەنواع کەس لە بۆ دابنێن ئەکرێت هەر تەنانەت یعنی وەک باڵێن خەیاڵێت لەوانێ مەسەلەن مرۆڤ هەبێ لە کەوکەبێکی تر ئەوان هاتبن ڕەچەڵێکی ژیانیێران دیزاین کردبێت بۆ شێوە یان ئەوەی کە دەڵێ سیمولیشن ئەوەی کە دەڵێ گردون سیمولیشنەوە نیاویش هەمان شتە دیزاینەرەکە ئەکرێت ئێلیەن بێت حەزارەتە چ پێشکەوتو لە باوەڕی ئێمەیە ڕوونی خوایە یعنی هیچ نادیاریە ئەگەر بڵێ دیزاین وەکو باسم کرد جیاوازیە گەورەکە لێرەیە ئەگەر بڵێ دیزانی زیرەک ئایا زیرەک مەبەستت لە چێە وانیا وەکو باس کرد ئەوە دەبوونە دەڵێ بوونەوەری ئاسمانی زیرەکەن وانیا بەڵام ئەگەر تەنیا بڵێ دیزاین چێشت لەوەی نابی دەڵێ یا وەکو باوەتی کەمێک پێشێستا باسمان کرد بۆنە دەڵێ یاسای سروشتەیە ڕێکخراوی هەیە دیزاینی ئەکرێ ئەو دیزاینێ بگەڕێنەوە لێ بۆ خاڵقەک وانیا بەڵام کە گوتت دیزانی زیرەک ئەلێردا چێشێک دروست دەکات چونکە دیزانی زیرەک ئایا زیرەکە کە مەبەستت لە چێە وانیا و ئەو دیزانی وەک باست کرد یعنی زۆر تەرکیز نەکەی سەر یەک دیاردە پشت بەو دیار دەبێت چونکە زانست بەبەردەوام لە گۆڕاندا ئەکرێت تەفسیری لە بۆ بێ بەڵام ئەکرێ زۆر بەختیاری پشت بە دیزاین ببەستی ئەو دیزاینەکە بڵێ ئەکرێت دیزاینەرێکی زۆر زیرەک نەبێت لە پاسەوە دیزاینەرێکی لەوە ئاڵۆستر هەبێت ئێستا پێزگەلەوەش ئاسێک ئێستا هەندێکجار ڕخنە دەگرن بۆن ئێستا بۆن هەندێک کەس دەبینی ئەو کاتی لێدایک هەبی کەم بە کەم و کورتی لێدایک هەبی وەنیا هەندێک کەس بۆنە ڕێک ڕخنە دەڵێ ئایا ئەوە مەبەستان لە خوددایە بوو کە دەڵێ هەموو شتەکەم بە دیزاین و بەڕێکخراوی بە جوانی دروستکردیا وەنیا سیرکە لێرە شتەکە ڕەت دەداتەوە بەڵام ئەوەش خۆی وەڵامدانەوەی جدکە هەیە بەڵام لێرە باسی ناکەین تەنیا وەکو نمونە بوو باشە وەکو نمونەی بەسیت کێشەیەکی تری تووشەبێ پێوترە هین بڵین کێشەی تentative abduction problem واتە ئەمە بەسمان لێی چییە جەماعەتی تەرج دیزاینەڵێ ئێمە ڕووداوێکمان هەیە ئەم ڕووداوە چەند تەفسیرێکی هەیە جەماعەتێکیان هۆکاری مادین تەفسیرێکیشیان هۆکارێکی سروشتیە
بەپێی ئەو معریفەی هەمانە ئێمە ئەڵێن سروشتێکە جوانتر ڕوونیەکاتەوە بەڵام هەروکو خۆ دوتر ئەی ئەگەر لە داهاتووە تەفسیرێکی زانستی کە پشت بە هۆکاری مادیە بەستێ هاتە پێشەوە ڕوونی کردەوە ئەو کاتە چییە لێرەیە ڕێ کێشە دروستە بێت لە ڕووی ئاینی تۆ وەک لایەنێکی فەلسەفی لەوانێ بڵێ لەقەی چێکە ئەو کاتە باوەڕ بە هۆکارە مادیەکە بەڵێ ئێستا زۆر کەسەیە ئێستا زۆر کەسەیە بۆ زانیاری بووە زۆر کەسەیە ئەکرێ لەسەرەوە ینی لە کەسێکی باوەڕدارەوە ببیتە کەسێکی پێ باوەڕ بوون کەسێکی باوەڕدار بۆنە سەپۆرتی لە دیاردەکە کاشتەشی ئینتەلیجەنت دیزاینەکە دواتر دەرەکەویت کە لە ڕاستیدا ئەوە تەفسیرێکی علمی هەیە باشە تەفسیری سروشتی هەیە ئیدی ئەو کەسە ئەو باوەڕەکەی خۆی کە لەسەر ئەو ئینتەلیجەنت دیزاینێدا نابوو هەڵەوەشێت ئیدی کاڵەوەشە تووشی گومان و شکەبیت و لە ئەنجامدا لەوانەیە باوەڕەکەی لە دەستدا ئەنی دووبارە هەڕەشەیە لەسەر باوەڕەکە لەبەرەوە وا باشە ئاگاداربی ئەو کاتانەی باس لە دیزاینەکەی بەڵام وەک باسم کراوەی کە زۆر گرنگە ینی ئیمانی خۆت باوەڕی خۆت دائیمەن پێپارێزی ئەوەیە کە بڵێ ڕاستە هەموو شتێک دیزاینی هەیە بەڵام لە کۆتاییدا تەواوی گردوبوونیەت هەموو یەکگرێتەوە یەک سەرچاوە نیە هەموو یەگاتەوە یەک دروستکەویە خاڵق کەواتە تەنیا یعنی شتەکەن جەخت ناکەوە لەسەر یەک دارد و یەک سروش بەڵکو تەواوی بوونیەت و گردوون دەڵێ لەلایەن خودداوە دروست کراوە نمونێکی سادە بین یعنی بارانباری سێمەزانین هۆکاری تەفسیری مادیمان هەیە بۆی پرسی بارانبارین چۆن ڕۆیە بەڵام لە هەمان کاتیشە ئێمە وەکو هەربەکەی خۆیان زانین خوا باران لەبارێنێ ئەمانە ناکە خۆی بارانبار بە شێوەیەکە لیدێنەوەی هەمان شێوەشە بۆ شتەکانی تر ئێستانمونەی زۆر جوانیدانە ئێستا بۆ نەدەڵێ عفو قسەش پێوەڕم بەڵام هەر نمونونەکەی تو زۆر جوان بوو بۆ ئێستا دەڵێ باران دەباری ئێمە دەڵێن کە خودای گەورەیە فەرمان بۆ باراناکە ببارید بەڵام چۆنیەتی بارێنی و ڕوونکردنەوە زانستیەکەی ئەوانە ئەکرێ ئەوانە یعنی بەبەردای من تەفسیری سەدان تەفسیر لە خۆڵ بگری بەڵام هەر تەفسیرە کەڵ بگری هیچ شەشە دروست ناکات چونکە لە کۆتاییەکەی ئەوە هەر خوددایە ینی ئێمە دەڵێن کە فەرمان بە بارێنی بارانەکەەوە نیە جا خاڵ بابەتی هینە کۆنتنجنسی پرۆبلمەکەیە ئەمە زانیشی جەماعەتی دیزاین پشت بە چیە بەسن پشت بە ئالۆزی ئەبەستن لەگەڵ با بڵێن هین ئالۆزی و بوونی زانیاری کاتێک مەسەلەن سێری گردوونەکەن بابەتێکی پێوترێ فانکیۆنینگ یاساکانی سروشت و دەستپێکی گردوون هەستیارە زۆر هەستیاری ما بڵێن هەر وەکو پۆدەیڤزاڵێ لە گردوون لەسەر نوکی چاقۆیەک وەساوە یعنی کەمێک گۆڕانکاری لە نەگۆڕەکان نابێتە هۆی لەناوچەی بوونی گردوون یعنی وەکو بەڵگەیەک بۆ خۆ بکاریان بەڵام لە ڕووی ئاینی و زۆر ئاسایی خۆی گەورە گردوونێک دروستکە زۆر سمپڵ بێ زۆر سادە بێ یا توانێت گردوونی دروستکە زۆر ئالۆز بێ یعنی جا کاتێ توی ئەڵێ ئەم گردوونە وەڵا مەسەلەن ڕێکخراوە لە بەرەم هۆکارانە کاوا بۆمە بە بڵین بەڵگەیەکە بخوا لە ڕووی ئاینی و کەسێک بە گردوونێکی زۆر سادەش وا بڵێ وا دابنە گردوونێکە یاسای هەردیانی هەمووی هەڕەمەکیە دیسان و مادام گردوونێک وجودی هەیە وجودێک بوونی هەیە زۆرش گرنگ بوو بەزە بتوانێت بۆیە لێرە ئالۆزی سادەی هیچ گرنگیەکی نییە لە ڕووی ئاینیەوە چونکە هەردووکی خۆی گەورەتوان هەردووکی بکە چوار کێشە بوون کە لە ڕووی فەلسەفی و ئاینی و دووچاری باڵێن ئینتەلیجەنت دیزاینەر بن جا بۆیە پێم وابێ وەک لایەنی ئاینی ئەم با بڵێن ئەم گروپە یاخود ئەم تێڕوارینە لاوازە و بە شێوەیەک لە شێوەکانیش مەترسی دروستەکە یعنی هیچ ضرور نییە تۆ ماسەڵەن خوا بێنیت بیخەیتە نێوان ئەو مەترسیەوە بیکەی بە دژی تەفسیرە مادیەکان ئارگومنتە حساسە ئارگومنتە حساسە پێویستە زۆر ئاگاداری و کاتەی بەکاردێت بەڵێ باوەڕ دەتوانێت مەسەلەن ئارگومنتە فەلسەفیەکانی تر بەکاردێنێ وەکو بۆ نمونە هەر ئارگومنتی کۆنتنجنسی هەیە بۆچی گردون هەیە لە بابی هیچ تەواوی بوونێت و سروشت و گردون بۆ خوددا ئەگەڕێتەوە جا بۆیە کاتێک تۆ بەردێکە بینی یا خانەیەکە بینی بامە قسەی خێر بێت کاتێک بەردێکە بینی یا خانەیەکە بینی زیخێکە بینی کاکێشانێکە بینی هەر هەمووی بەڵگەی خوایە مادام بوونی هەیە خودی پرۆسی بەرەسەندن مادام وجودێکە ئەوە بێتە بەڵگە بە خۆی پەروەردگار خۆی واتە هینە مەرجدارە پەیوەستە بەخواوە خۆی بەتەنیا بە بڵێ دەستەواژەکە ئەڵێ واجب الوجود نییە وەکو باسمان کەرزانی وەکو چۆن وایە وەکو چۆن دەڵێ هەم مەسلەی خۆر و باڵێن مەسلەی هەڵاتنی خۆرمان باس کرد گوتمان خۆر لە ڕۆژهڵاتە هەڵدێت لە ڕۆژاوە ئاوا بیت ئەو یاساچی دیاری کرا و سروشتە لە هەمان کاتدا پەرەسەندنیش
ئەویش ئەتوانی بڵێ ئەویش یاسای سروشتیە و دیاردەی سروشتیە. بەڵام ئەوەی کە زۆر ینی کێشە لەسەر ئەنی هەندێک کەڵە تێگەیشتن هەیە لە پەرسەندن کە ئێستا لە دوای ئەوە باسیەکەین ینی ئەکرێ پەرسەندن هیچ کێشێک لەگەڵ باوەڕدار و تێڕوانی ئیسلامیەکان دروست نەکە. بەڵام هەندێک سنوورەیە ئەگەر بێت و سنووری مناقەش و باسەکان ئەو سنوورە ببەزینی ئەو سنوورە تێپەڕکە ئەو کات پێویستەکە ئەو کات پێویستەکە قسەی دیکەی لەسەر بکەیت چونکە ئێمە دەقی قورآن و سنەتمانەیە کە قسەی جیاوازەکە زالێردا باسی ئەوانە شەکەین. باشە ئێوە یەکش بە کورتی وتم زانست لە میتۆدی سروشتەراییەکە طبعا هەندێک فیلسوفی زانستن کە ئاڵێن ئەمە لەوانەیە کێشە دروستکە بۆ خودی زانست خۆی ئەویان بابەتێکی ترە بابەت ئێمە تەنها لەسەر ئایا میتۆدی سروشتەرایی کێشەیە بۆ فکری خوا هەروەکو ڕوونمان کردو هیچ کێشەیەک نیە توانی ویستی خوای ببینی. باشە ئەمە بابەتێکی تریان هەیە ئەویش کە پەرسەندن دروستی ئەکە بۆ ئاین عادەتەن بابەتی ڕەوشت و ئەخلاق و ئاکارە چونکە بەپی پەرسەندن کاتێک مرۆڤ پەرە ئەسێنێ بە هەمان شێوەش بیهەویڤەر بەڵێن ڕەفتار و ئاکارەکانی پەراسێنن شتێکی جێگیر نییە. جا بۆیە لێرەیە لە مەسەلەی ئەخلاقا هەنێک کەس مەسەلەن پێی وایە بابەتی ئەخلاق بابەتیە ئۆبجێکتیڤە هەنێک پێی وایە مەسەڵەن ڕێژەیە یاخود کەوتۆ سەر کەسەکان تێڵان کەسەکان جا لە ڕووی پەرسەندنەوە ئەخلاق بەراسێنێت و خودی شتەکان باشە و خراپە ئەم چەمکانە بەهایەکیان نییە لە خۆیانە باشە یعنی ئەمانە حەقیقی نین وەکو بەهۆی سەختی پەرسەندن و سەختی مەسەڵەن لە ڕۆژگارێکە سەختێک دروست بووە لەسەر بەشەر جۆرە ڕفتارێکی کردووە دواتر ئەمە وەکو ئەخلاقێکی لێ هاتووە بۆ نمونە ئێمە تەنانەت بابەتی هین ئەتوانی قوربانیکردن وەکو بڵێ یەکێکە لە میکانیزمەکانی مانەوەوە نییە چونکە ژیانی کۆمەڵایەتی سوودی هەبوو ئەو جۆرە ئەخلاق واکارە لە بەرەوە مایتەوە تا ئێستا لەناو کۆمەڵەکان. طبعا تەفسیرەکان کەم و کورتی خۆیان هەیە یعنی شتێکی بەهێزمان نییە لێستەیە بۆ بابەتەوەی کە ئەخلاق چۆن پەرسەندووە بەتایبەت بابەتی مەسەن کەسێک خۆیەکە بە قوربانی کەسانێکی تر بێەوە هیچ سوودێکی دەستکەوێت بەڵام هەندێک تەفسیر هەیە بۆ نمونە وەکو هامیلتۆنز ڕوڵێک هەیە مەسەلەن ناڵێ مەسەلەن ئەگەر هەنگێک ئەیا بە ڕندەیە کە پەلاماریانە خۆی ئەمرێ بەڵام هاوڕەکانی ڕزگارەکە ئەمە ئەبێت هۆکاری ئەوەی ناتی هەنگەکان ئەو جۆرە ئارێزراو بن بۆ جیلی داهاتووتر کەواتە نرخی ئەو قوربانیدانە یعنی وڵی شایستەیەتی خۆی بابە خۆی بکاتە قوربانی چونکە سۆڤایڤۆڵ یاخودمانەوە بەدەزیە لە ڕێەوە جا ئەلمهم دەسی زۆر هەن شتەکە زۆر فراوانە ینی ناتوانانی بە پوختی بڵێ ڕێک ئاوا چونکە بابەتە تا حەدەک نوێەوە نیە تا حەدەک نوێەوە تا سەرێڵدا شتەکان زۆر ئاڵۆز و فراوانە ناتوانانی بە پوختی دەستی لەسەردا بدە بڕواابووی بەڵام باەمە وەک بڵی وا دابن لەگەڵ یان نابڕۆین لەگەڵ تەفسیرەکان ئاینی هەنیە تاوان تێوانی جیاواز هەیە بۆ نمونە ئێستا لە تێوانینی معتەزیلەکان ئەیان مەسەلەن خوای گەورە فەرمان بە باشەکە چونکە باشەوە بڵی خۆی سەر بە خۆوجودی هەیە بۆیە میش واتە ئۆبجێکتیڤە واتە ئەکرێ مەلموسە ینی شتەکە مەلموسە تاقیب بکەی ئۆبجێکتیڤە لەبەرەوە بەڵام ئەم تێڕوانینە پەرسەندی کێشەی بۆ دروستەکە یعنی پەرسەندەوە شتەکان خۆیان بەهایەکیان نییە ئەو ڕەفتار و ئەکارانە لە پێناومانەوەیە بووە جا لێرەم تێڕوانینە نابێتە کێشە بۆ هەندێ با بڵێن تێڕوانینی ئاینی ئێستا ئێمە بەڵێن قوتابخانەیەکی فکریمان هەیە بە ناوی معتەزیلەوە لای ئەمان لەوانەیە مەکێش دەبێت چونکە لای ئەمان با بڵێن ڕەوشت یا باش و خراپە وەکو بەڵگەنەوی زوان یعنی وەک بڵێ سەر بە خۆیانە وجودیان هەیە و بەهایان هەیە باشە بە مانای تر ئۆبجێکتیڤن بەڵام هەروەک گوتم پەرسەندن یەڵێت نا ئۆبجێکتیڤ نین و سەر بەخۆ نین بەڵگەنەویز نین بەڵکو بەهۆی با بڵێن ئیڤلوشنەری پرێژەرس سەختە یاخود پەستانەکانی پەرسەندنەوە دروست بووە جا لێرەیە قوتابخانەیەکی تر هەیە بە ناوی ئەشاریکە لای ئەمان ئەم تێڕوانینەی پەرسەندن کێشە نابێت چونکە ئەمان ئەڵێن چی ئەڵێن باشە و خراپە وی بوونی نییە بەڵکو باوەڕیان بە شتێکە پێوترێت دیڤاین کۆمان تیۆری واتە با بڵێن ئەو فەرمانی خوایە شتێک با بڵێن باش ئەکە یعنی بۆ نمونە ئەڵێ فڵانە شت بکەن خوای پەروەردگار
یاخود مەیکەن ئێمە نایکەین یا ئەیکەین تەنها لە بەروی فەرمانەکە بوونی هەیە نەوەک با بڵێن ئەو باشە و خراپەیە بوونێکی سەر بەخۆیان هەبێ لە سروشتا یاخود بەڵگە نەویست بن جا بۆیە ئەڵێن بەبێ بوونی وەحی با بڵێن مرۆڤەکان هیچ وا بڵێ هیچ لە ڕووی ئەخلاقەوە یعنی وە بڵێ هیچ تەکلیفێکیان لەسەر نییە وە کاتێک تەنانەت وەحیش هەیە ئەوە با بڵێن ئەو شتە تایبەتمەندیەکانی خۆی نییە کە با بڵێن وەحی کە بەهایە وەڵکو بریتە لە هین فەرمانی ئیلاهی خۆی واتە تایبەتمەندی شتەکان لە خۆیانە تایبەتمەندییان نییە مەسەلەن ئەڵێ مەسەلەن یارمەتی فەقیرێک بە ئەمە خۆی چاک نییە بەڵکو تەنها لەبەر فەرمانی خوا جا لێرە شاپەرسەندن ئەما گەڕێنێتەوە بۆ با بڵێن چی بۆ تەفسیری مادی کە وتم لە پێناو پاراستنی زیندەوەرەکەیایە جا تەنانەت با بڵێن بابەتێکی پێوترێ ئەلترویزم بۆ بە قوربانیکردن بۆ نمونە هەنگێک کاتێک بڕندەیەک بەسەریانە پێدەیتەرێک هەنگێکیان خۆیەکە بە قوربانی و بڵێن ڕوبەڕووی پریدەیتەرەکە بێت و ژیانی ئەوانی ترە بپارێزێت ئەمە خۆ بە قوربانی دانە طبعا لە ڕووی پرسەندنەوە تەفسیر هەن بەڵام تاسە هیچیان یعنی ئەوە نییە بڵێ قەناعەت پێکەر و بەهێز بێ جا ئێمە کارمان بەوە نییە لێرە ئەمە وا دانین با بڵێن ئەم تەفسیرانە ڕاست بن بابەتێکی پێ یاسایەکە پێوتری هامیلتۆن زڕوو بازەوە هەر ئەم نمونەی هەنگە بێنە بەرچاو بازەوە کە مادام خۆ بە قوربانیدان ببێتە خۆی پاراستن و پاراستنی جینات مەبەستە لێرە مادام جیناتەکە ئەپارێزرێ و ئەچێ بۆنەوەی داهاتووتر ئەوە شایستەیە مەسەلەن هەنگەکە خۆی با بە قوربانی یاساقی بریتێ لە چی با بڵێن R B گەورەترە لە C ئارەکە طبعا بە ئینگلیزی ئارەکە واتە coefficient of relatedness between donor and recipient بیەکە چییە؟ بیەکە biological benefitە سیەکەش cost of action جا هەر وەکو وتم لێرە ئەم تەفسیرانە هەن بەڵامی تر کێشەی خۆیان هەیە بەهەرحاڵ ئەم تێڕوانینی پەرسەندنی سایکۆلۆژیە کە باڵێن هەوڵایە تەفسیری ئەخلاق و ڕەوشتەکانی مرۆڤکە ڕووی ئەخلاق بۆ هیچ کێشەیەک دروست ناکات بۆ تێڕوانینی ئەشعەریەکان چونکە ئەشعەریەکانی شەڵێن با بڵێن ڕەوشت خراپ و باشە ئەمانە شتێکی بەڵگەنەویست نین بەڵکو بەدەست دێن باشە ئەکوایر دواتر لە ژیانە بەدەستێن جا نازانم هیچ پرسیارێکی هەیە ئەگەر ئێستا ئەو قسانەی تو باسی کرد ئەگەر بەوەندەی من لێت حاڵی بووم پوختی کەمەوە بۆ شێوازەیە خۆی لە ڕووی بایۆلۆژیا خوا بڵێن لە ڕووی پەرسەندنەوە لە تێڕوانی پەرسەندنەوە ئەو زۆرە با بڵێن ڕەوشت و خلاقانە ئەو زۆرە کردەوانە بۆ کردەوەی چاکە یارمەتیدانە با بڵێن هەرێکێک لەو بەهانەی ئەو بەهاخلاقیانێکە لە ناو کۆمەڵگا بەرزڕاگرەوە ئەوان وەک باس کرد بەرهەمە چیلاوە چین کە لە ڕووی بایۆلۆجی و هەروەک با بڵێن سیستەمی کۆمەڵایەتی مرۆڤەکان بەیسفادە بووە لە بۆ مانەوەیان لەبەرەوەشە یعنی با بڵێن نەوە لە دوایینەوە هەر ماونەتەوە و بەرەبەرە جاتر بەرز ڕاگراون لە بۆ ئەوەی ئەو جۆرە سیفاتە بەبەردەوام ببینێتەوە بۆ ئەوەی کۆمەڵەکە زیاتر ببینێتەوە ئێستا وەک خۆمان نەزانانی مرۆڤش زیندەوەرەی کۆمەڵایەتیەوەنیا بە کۆمەڵ هۆز بە هۆزەژی جا هەموو هەوزانە شەتوانین بڵێن ناو یەک منافەسییان هەیە یاخود با بڵێن جاب ئەگەر کۆمەڵەکە بتوانی بێگرتووی ببینێتەوە جا چۆن بێگرتووی ئەمینێت لە ناو خۆیان پێویستە هەندێک زۆر بەهایان هەبی ئەو بەهانەی کە ئێمە بەسمانە ئەیدی ئەو بەهانە لەناو کۆمەڵەکە ماونێتەوە لە ڕووی پەرسەندنەوە ئەو بەهانە لە ژێر زەختی با بڵێن بارودۆخی دەرەچی و ئەوانەوە دروست بۆکە و نمونەی هەنگەکەی کە باست کرد جەستا ئەوە شەیە ئێستا ژۆن ناش هەیە ئەو کابرایە برکاریزانە کە با بڵێن تێڕوانین یاخود بنچینەی ئادەم سمیسی گۆڕیکە لە بۆ زانستی ئابووری کە ئادەم سمیس دەیگوت هەموو تاکەک تەنیا لە بۆ بەرژەوەندی خۆی هەوڵەدا باشە ئەوە گریمانەکەی و پێشگریمانەکەی بدرێسەوە پێشگریمانە ستەمی ئابووری داهاندرا بەڵام ژۆن ناشات گوتی نا هەر تاکەک لە بۆ بەرژەوەندی خۆی و بەرژەوەندی کۆمەڵەکەی هەوڵەدا باشە ئیدی ئەو بەشەشی لەگەڵ زیاد کرد هەر لەبەرەوەشە نمونەی زۆر جوان هەیە لەسەرەوە لەوەشەوەشە
تەواوی زانستی ئابووری گۆڕە جاوم بەستم لە چی یعنی ئەوە بزەبت بەتەیتا بە زانست لە بەردەستمانە کە بەڵێ تاکەکان هەم لە بەرژەوەندی خۆیان هەم لە بەرژەوەندی کۆمەڵگا هەوڵەدەن واتە ئەگەر لە تێڕوانی بایۆلۆجی پەرەسەندنبی هەموو تێڕوانیانەی هەیە وە لە مەسەلەی ئاینەکەی وەک باست کرد مەسهەبی جیاوازمانێ هەریەکەی قسەی جیاوازەکە وە لە ناو مەسەبانە مەسهەبی ئەشعەریمان هەیە کە لە مەسهەبی ئەشعەری وەک باست کرد دەڵێن ئەخلاق یاخود بەها ڕەوشتەکان شتێک نین کە با بڵێن نەتوانی دەستیان لەسەردا بنێ ینی شتێک بی وەک باست کرد ینی بەڵگەنەویست بی واتە شتێک سەر بەخۆ لە ئارادابی ئیدی نەتوانێت هیچ لێکۆڵنەوەی لەسەر کویان بەدواداچوونی لێ بۆ بکەی زیاتر لێی بڕوانیە مەلموس نەوی باشە بەڵکو وەک باس کرد تا حدێک وەکو مەلموس بی ئۆبجێکتیڤی باشە کەواتە واتە کڕۆکێک یاخود سەرچاوەکی سروشتیان هەیە باشە کاتوانی لێکۆڵنەوەی لەسەردا بکەی بە دوودا بچی زیاتر لێ حاڵبی ئەوە مەسەبی ئەشعەری ئاڵە ئیدی مەسەبی ئەشعەری شتێکێکە لە مەسەبە گەورەکانی دی لە ئاینی ئیسلام لەبەرەوە ئەتوانی بڵێ چێشە دروست ناکەوە نیە چونکە هەروە وەک باست کردیان گرنگەوەیە کە ئەو فرمانانە بەها ئەخلاقیەکان باڕۆشتەکان لە قورئاندا ئاماژەی پێکراوە ئیدی مادەم یعنی پەروەردگار خوددا فرمان بەکەم کردەوە بکە ئیدی ئەو کردەوە ڕاستخۆوا لەیەکە ئەو کردەوە ئەو هەڵوێستا ببیتە کردەوەی چاکە وە نەهیش لەکەم کردەوە بکە ئەو کردەوە ڕاستخۆ بیتە کردەوەی خراپە تەواوە ئەو بۆ خۆتکردنەوەیە بەڵێ تەواوە جایسە بە کوردی مەسەلەن نێڕوانینێکێک لەوانە مایکل ڕووسە کە فەیلسوفێکی زانستە و بابەتی زۆر لەسەر پەرسەندن و پەرسەندنی سایکۆلۆژی ئەڵێ ئەخلاق لە خۆگونجانێکی بایۆلۆژی کە کەمتر نییە لە بوونی دەست و قاچ و دانەکان بەزە خەرێک بوو باسی بکەم خەریک واسکم چۆن گوتم هەستی بوونە برسێتی هەیە بۆنەکە ئینسان حەز بە برسێتێکە هەستێکە کە یارمەتیدا لەوەی بەدوای خۆراک بگەڕێەوە نیە یامونە هەستی ئازار ئەگەر تو هەست بە ئازار نەکردبیانە تەزانین چۆن دەردێشی چۆن دەرعیلاسکەیوانە هەموو هەستانە کە سەرچاوی بایۆلۆجی و سروشتیانەیە توانی بڵێ هەستە ئەخلاقەکانیش تا حدێک ئەو سەرچاوی هێزە هەندێک لەناو ئەخلاقەکان هەندێکی هەیە یعنی وازحترە تا حدەکە توانی بە دوودا بچی هەندێک شێ زۆر ئاڵۆزترە یعنی زۆر ئاڵۆزترە بەڵێ هەندێکی هەیە یعنی وازحترە ئەتوانی تا حدێک سەرچاوەکەی شتەکان دیاری بکەی بە هەندێک بە دوودا بچی هەندێک شێ زۆر ئاڵۆزە ڕاستە دەست خۆش بێجا لێرەیەک شتی ئیمامی غەزالی ئەمەوێ باسکەم ئەو با بڵێن وەکڵی سێ خاڵی داناوە ئەڵێ کردارەکانی دنیا بە عەقڵ با بڵێن لی تێ ئەگەین باشە کردارەکانی کە پێویستە باخیرەتی شۆ بە وەحی و با بڵێن کرداری خوش یعنی هیچ باڵین ملکەچی وەک بڵێ ملکەچی مەسەلەن باشە و خراپە نییە وەک معتەزیلە ئەی مەسەلەن ئەی خوا فەرمانی خوا دوای چاکاتە خواستەم ناکات لەبەرویستان مەسەلەن سەر بەخۆی هەنە خۆی هەیە یعنی ئەم پێچوانەی ئەوانە ئیدی وەک باسمان کرد ینی مەسهەبی جیاواز هەیە بەڵام حەسەب ناڵم یعنی ئەو بابەتە زۆر ئاڵۆزە ئیدی هەر مەذهەبە و تێڕوانینێکی هەیە جایتر ئەخلاق مەسەلەن بۆ کارێکی مادی هەر هیچ کێشەیەک نییە مادام ئەوەی کە بڕیار ئاياتی ئەخلاقی چی ئەخلاقی نییە بوونی وەحیەکەیە بەڵێ مادەم یعنی وەحیت هەیە قورئانت لەبەردەستە سونەت لەبەردەستە ئەوانە ینی بەبەرداوامی پێدەڵێن کامی خراپە کامی باشە ئیدی ئەگەر تەفسیری بایۆلۆجی تەفسیری زانستیشی هەبی لە بۆ ئەو کردارە هیچ ئەو واقعە ناگۆڕێت کە ئەو کردارە باش و پێویستەوە نیە بەڵێ ئەمە بابەتی ئەخلاقیەکە زۆر بە کورتی طبعاً هەم لە ڕووی پەرستن و زانستە و تێڕوانی زۆرە مشتوڕی زۆر لەسەر هەم لە ڕووی فەلسەفیش و مەسەلەی ئەمە بەسمان بوو ئەگەر ئێمە پەرسەندنی سایکۆلۆژی وەربگرین تەفسیرەکانی خۆبین هیچ کێشەیەک دروست ناکا باڵین لەگەڵ باوەڕی ئەشعەریەکانە بەڵام باڵین پێچوانی هەنێ وەک معتەزیلەکان ئەوەستێتەوە بەهەرحاڵ بابەتێکی تر هەیە کە ئیتر ئەمە باڵین بابەتە سەرەکیەکەی ئەم پۆدکاستەمان بوو ئەویش تێڕوانی نەجیاوازەکانە لەسەر پەرسەندن طبعاً پەرسەندن هەر لە ساتی لەو ساتی کە باڵین چارلز داروین کتێبەکەی بڵاو کردەوە 1859 هەنێک پشتی گرتو هەنێکیش
با بڵێین مانەوە لەسەر تێڕوانینە نەریتیەکە. چییە تێڕوانی نەریتیەکە؟ ئەویشینە کریشنیزمە، یعنی خەلقەویەکان کە با بڵێین تێڕوانینێکە پێی وایە خوای گەورە هەموو زیندەوەرێکی سربەخۆ، یعنی هیچ پەیوەندیەکی نییە بە زیندەوەرانی ترۆ، سربەخۆ دروست کردووە بۆ بەڕاستە و خۆش. واتە مەسەلەن بۆ نمونە دروستکراوەکان دەست بەجێ باوانی هەڵبەشانێ واتە هەریەکەی سەر بەخۆی و دەست بەجێ و جودایە پەیوەندێکی پەیوەندی سروشتیەکەی لەنێوانیان هیچ پەیوەندیەکی نییە، هیچ پەیوەندیەکی نییە با بڵێن بە زیندەوەرانی تر، واتە سەر بەخۆیانە دروست بوون. طبعا ئەم تێڕوانینە ڕێک بەڕاستە و خۆی پێچوانی پەرسەندنە، و ئەم تێڕوانینە با بڵێن بەشێکی زۆری با بڵێن باوەڕدارەکان پشتگیری لێیەکەن، چونکە وتمانەوە تێڕوانینە نەریتیەکە هەیە. تێڕوانینێکی تر هەیە با بڵێن پێوترە هین، یعنی ئەمەیان بە تەواوەتی چۆتە ژێر کاریگەری زانست و پەرسەندەوەکە ئاڵێت تەنانەت ئینسان وەک هەر زیندەوەرێکی تر بە ئادەمیشەوە بەرهەند پەرسەندنە. جا ئەم تێڕوانینە دووچاری کێشە ئەبێتەوە لەگەڵ دەقەکانە. باشە بۆ نمونە پرۆفیسۆرێکی ئوردنی هەیە بایۆلۆجی، دکتۆر ڕانادەجانی ناوە، طبعا تێڕوانین کۆنی تێڕوانینێکی هەبوو لەسەر بەس پێما بێسە و تێڕوانی گۆڕیوە، ئەیود ئادەم پێویست ناکاوە کەسێکی حەقیقی ببینین، بەڵکو بە شێوەیەکی با بڵێن با بڵێن نۆن لیترەڵی، واتە دەقاودەق ئادەم وەک کەسێکی مێژووی مەبینە، بەڵکو بۆ چیرۆکی ئەخلاقی یاخود ئەندێکی ئەخلاقی لە پشت دەقەکانەوە کە باسی شتێکی مەجازی وانە وەکو شتێکی مەجازی نەک ڕێک مەجازی ئەو شێن بۆ ناهات. بەڵام ئەمە وتم ڕووی دەقەکان و کێشە دروست دەکات، چونکە مەسەڵەن ئادەم ناوی لەگەڵ پێغەمبەری ترا هات، ئایا ئەگەر ئادەم مەجاز بێ ئەبێت وڵی پێغەمبەرەکانی تریش مەجاز بێ. جا لێرە هەروەکو دکتۆر شوعیب باڵێ هەتاوەکو ئەوانەی تێڕوانینیان هەیە هەتاوەکو میکانیزمێکی هۆرمۆنتیکامان نێنێ لە چ کاتێکە ئادەم با بڵێن هینە مەجازیە و بۆچی پێغەمبەرەکانی تر مەجازی نین، هەتاوەکو میکانیزمێکی وامان نێنێ تێڕوانینە دووچاری ئەو لاوازیە بێتەوە. باش ئێستا لێرە ئەگەر ئەو دووخە حەفوتخوا پێشەوەی بچینە سەر تێڕوانی دیکە، ئەگەر لەو دوو تێڕوانی باست کرد یەک پوختەی زیاتر بدەم بەپێی ئەو شتانەی لێت حاڵی بووم. تێڕوانی یەکەم وەڵاهی شتەکان کەمێک زۆرن لەناو تێڕوانینەیە، ئەگەر لێرە لەناو تێڕوانینێکی تر هەیە بەڵێ لێرەیە هەنێک هەن ئەڵێن جیاوازی بەشەر و ئینسان لە قورئانە با بڵێن بەشەر و ئینسان بە یەک مانە نایە، بەڵکو با بڵێن بەشەر بازنێکی گەورەی ئینسانی لەناوایە، بەکری ئادەم یەکەم ئینسان بێ بەڵام بەشەر نەبێ. بەڵام لێرەشە ئەمەش کێشەکەیان چییە؟ ئێمە ئەتمان هەیە لە قورئانە یعنی هینە هەم بەشەر بەکارێنێ هەمووش ئینسان بەکارێنێ بێ و جیاوازی بکە. جا لێرە ئەمانیشە بێ هۆکارێکی بێزمان پێ بم بزانین بەشەر ئایا لەکوایە بەومانایە بیخوێنین و ئەمە مرۆڤی پێش ئادەمە و لەکوایە ئینسانە. جامیش لە ڕووی دەقەوە دووچاری کێشا بێ و هەنێکیشیان بۆ نمونە وەکو حەسەن حەمەد عەتیە ئەڵێ ئینسان باڵێن بازنە گەورەکەیە بەشەر بازنە بچووکەکەیە. جا ئەمانیش ئەها ئەو مشت قومڕە هەیە یعنی ناتوانانی بەشێکی بەهێز پێشکەشیکەن. بەشەر بازنە گەورەکەوە نیە ئێستا دوو تێڕوانینەکەیە بەشەر بازنە گەورەکە بێ عەفو خۆی عادەتەن ئەڵێن بەشەر بازنە گەورەکەی ئینسان بازنە بچووکەکەی نەبێت. بەڵام من شەروای بۆچم حەمەد عەتیە ئەڵێ پێشەوانەیە ڕاستی من وای بۆچم چونکە بەشەر لە ڕووی زمانەوەی عەرەبی بەشەر واتە چێ ئەنی بە با بڵێن پێکاتێک یاخۆ زیندەوەرێک بە بەرێکدا پۆشایی مەبەستی لە پێستە باشتە واتە ئەو پێستە لە ڕێگەی چونکە بەشەر لە دەستەواژەی پێستەکەەوە هاتووە. باشە ئیدی لێرە شتەکە زۆر زۆر گشتگیرە منش بەپێ و لێکدانەوە با بڵێن زمانەوەی عەرەبیەکەی بی بەشەرەکە زۆر زۆر فراوانتر، بەڵام ئینسانەکە یعنی وەک بڵێ ئەو زیاتر دەقیقترە، ئەنی چۆن بڵێم شتەکانی بچووکتر کردوێتەوە. هەنێکڵ ئینسانیەکەەوە بڵێ ڕۆحی لەگەڵا بەشەرەکە تەنها جۆستی ئێستا ئینسان ئێستا هەندێک کەڵێن ئینسان و ئینسان ڕێگەکەی لە چیاتێ لێ نسیانەوە هاتووە. باشە نسیانیش بۆ نمونە ئەکرێ بە چەند مانایەک بێ. یەک لە نسیانەکان مەبەستی لە بیرچوونەوەیە، واتە ئەو دروستکراوە شتی زۆر لە بیریستەوە بزەبێت لە دەقا قورئانەکانی شەبینین لە زۆر جێ یعنی خوای گەورە ئاماژە بەوەیە کە ئینسان چەندە با بڵێن شتی لە بیری چۆجا هەیە بۆ هەندێک جار بە تەعبیری ئەوەی دێڵێکە ناشکورە یان بۆ نمونە ینی زۆر
لە چیرۆگەکانی شبینین کە على بەزەبت شتی لە بیرستەوە لە هەندێک حاڵەتکە منیسیان مەبەسی لە با بڵین دروستکراوەکە کە زۆر یعنی تامەزرۆی خۆشەویستی یان مەحەبەت یان میهرەبانی بی باشە بۆ مانایش دێ کەواتە وەک ببینی یعنی وەک باسن کرد بە شەرەکە شتێکی زۆر زۆر گشتی وەک بڵێ ڕاستە خۆ شتێکی زۆر ئەبستراکتە هەکواتە شتێکی زۆر پوخت و گشتگیرە بەڵام کە دەڵێ ئینسان وەکوە هەمان بەشەری بەڵام هەندێک بەهای زیاتر و پرتر و بەرزتری لەگەڵ دانراوی ئێستا بێزگە لەو دوانیانی وەک باسم کرد پێشەوەی بچینە سەر تێڕوانی دیکە لەو دوو تێڕوانی باس کرد ئەگەر ئێزم بفەرمووی یەک پوختی لەسەر بڵێن ئێستا ئەو یەکەم کە باسی خەڵقەکە بوو لە خەڵکەکە دەڵێ بەڵێ هەموو دەڵێ هەم گیانەوەرانی دیکە هەر شێوازەکی ژیان بیجا درەختە گیانەوەرە بەکتریا هەر شتەکە و هەروە مرۆڤ و هەروە ئادەم هەمویان بەسەر بەخۆ بە جودا دەست بەجێ دروست بوونە واتە هیچ پەیوەندێکی ڕاست خۆیان نییە بڵێ بە تەسەسول هاتەیە یان هەریەکەی بە ئەوە کاتی بەڵکو بۆ نەڕاست خۆ دەست بەجێ مەیمون لەلایەک ئەسپ لەلایەک مرۆڤ لەلایەک ڕووەک لەلایەک هەمووی بەسەر بەخواتی ئەوەش لە ئاینەکانی دیکەش وەکو ئاینی مەسیحیوانش زۆر وەدەرەکی بەڵام ئەگەر سەیری قورئان بکەین خوای گەورە لە هیچ شوێنێک نافەرمووی فڵان ئاژەڵە فڵان ڕووەکەم دروست کرد ئەو جار ئەوم دروست کرد ئەو جار ئەوم دروست کردنیە لە شوێنە شتیوەمان نییە بەڵکو زۆر بەگژگیری دەڵێ ژان و گردوم دروست کرد بەڵام ئەوەی کە زۆر جەختی لێ کاتەوە ئادەمەوەنیا دەڵێ ئادەم زۆر یعنی قورئان لەو شتەدا زۆر وازەحە زۆر بە وازحی هەر بەخۆشی یعنی خوای گەورە لە چەندی ئاەت دەفەرمووی دەڵێ ئەوە قورئانێکی موبینە وەنیا دەڵێ دەقە و قورئانەکە ئەو کتێبە پیرۆزە زۆر وازەحە و ئەو زۆر واسە یاخود کە دەفەرموویە دەڵێ لەو قورئانە لە دەقەکانی بڕوانن وەنیا لێی فکرکەنەوە ئەگەر کەواتە هەموو مەبەستەکە لێرەوەیە کە دەقەکان زۆر وازح و ڕاستەخۆن و دەقەکانش ڕاستەخۆ پێمان دەڵێ ئادەم لە بەهەشت بووە و ئیدی دابەزی و هاتووتە خوارەوە جا ئیدی لە کام قۆناغ بووە هەلەوێن ئێستا زیاتر باسەکەین بەس مەبەستم لێرە لە چییە لە تێڕوانیەکەم کە خەلقەکەیە ئەوە زۆر یعنی وەک باس کرد ڕاستەوخۆی لەگەڵ زانست و بەتایبەت زانستی پەرزەندن یەک ناگریتەوە وە لە دیانێت ئاینەکانی دیکە زۆر ئەو شتە هەیە وەلا تێڕوانی دیکە تێڕوانی دووەم کە باست کرد جا لێرەدا لە قورئان لێرە موقیفێکمان هەیە ئەگەر بێت و ئەو کەسەی باسی پەرەسەندنەکە تەنیا باسی ئاژەڵ و ڕووەک و زیندەوەرانی دیکە بکە ئەمە ئەتوانین تەداخلی نەکەین وانیا ئەتوانین هەر وەکو زانستەکەدی وەکو زانستی سروشتکە ئەتوانین لێی بڕوانێ و لێی حاڵونێ و زاناکان لێ کۆڵنەوەی خوانەکەین بەڵگەدینەوە ئەوە چێشەمان نییە ئەگەر تا ئەو حەدەی نێتە سنووری مرۆڤ باشە نێتە سنووری مرۆڤ چونکە لە قورئاندا مادەم هیچ دەقەک هیچ ئاماژێکمان بۆ نییە کە خوای گەورە بڵێ یعنی بەتایبەت باسی لە ئاژەڵان و لە دروستکراوەکانی دیکە کردی واتە هیچ دەقەی ئاینیمان لەلا نییە کەواتە ناتوانین قسەی لە تێدا بکەین وانیا بەڵام کە دێتە سەر مرۆڤ بەڵێ دەقمان هەیە بەڵێ لەسەر ئادەم دەق و ئاەتمان هەیە بەڵێ لە سونەدا ئاماژی پێکراوە کەواتە کە دێتە سەروەی ئەمەش دەبێ بە چۆن بڵێن ئەو کات بۆ تێ یعنی بەدوای لێکدانەوە و مامەڵە و تەداخل بکەی وانیا جا لێردا ئەوەی وەک باست کرد لەو ئەوەی دووەم دەڵێ هەم زیندەوەران دیکە هەم مرۆڤ لەڕێی پرۆسی بایۆلۆژی و پەرەسەندنەوە هاتێ بەڵام ئادەمیش وانیا دەڵێ هەر سێکی هەم زیندەوەران دیکە هەم مرۆڤ هەم ئادەم لەڕێی پرۆسی بایۆلۆژیەوە هاتیەوە واتە لە ڕێگەی پەرەسەندنەوە بەڵام وەک باسمان کرد چونکە لە قورئاندا زۆر بە وازحی ئاماژە بۆی درایە کە نەخێر ئادەم لە بەهەشت بووە ئیدی دابەزیوە و یعنی دروست بووە نییە و لەو با بڵێن لەوانەوە هۆز و قەبیلەی دیکەی دروست بووە نییە زۆر ئەو دەقی لەو شوازەمان زۆر هەیە کەواتە دەبینین دژیەکێک لێرە دروستە لەگەڵ زانستەکەەوە نییە واتە تێڕان یەکەم و تێڕوانی دووەم ئەو کێشەیە ئەگەر بڵین ئادەمیش هەر بەشێکە لەو زنجیرە پەرەسەندنە ئەو کاتە ئەو کێشەمان دروستەبی لەگەڵ ئاین وەک باست کرد هەندێک شتەیە بەتایبەت ئەوانەی کە زۆر لیبراڵینە یعنی شتەکان زۆرەکەنە مەجازی وەنیا دەڵێن ئادەم
ئەکرێ لە پێغمبەر ڕۆڵی نەوەبی تەنیا سیمبڵەکە یاخود تعبیرە چی مەجازیە بۆ هەندێک شت ئیدی ئەو شتەکە زۆر وازە ئەو شتەکە کەس سەری لێ دەرناکە زۆر ئالۆزە شتەشی پخت و چرت نییە لەسەری بەڵام وەک باسمان کرد وەک تۆ یعنی باسی ئەو کتۆ شعیبت کرد کە ئەوش دەڵێ هەر کاتێک ئەگەر تەفسیرێک نەبینەوە لەناو قوڕانکە یعنی باس بکە یان پیشانیدا بڵێ لە برسی ئادەم جیاوازە لە پێغمبەران دیکە و لە برسی تعبیرکی مەجازی هەیە هەرگیز بۆوان نییە ئەو قسەی بکەن یعنی وەک زۆرمان ئاگادارین لە قورئاندا شتی وامان نییە زۆر شتەکان زۆر وازحن زۆر بەوازحی باسەکرێت کە ئادەمی شەریکەکە لە پێغمبەرەکان و دابەزێ لە بەهەشت. بەڵێ جا لەبەر ئەم هۆکارانە بەهۆی بوونی بەڵێ ئاەت لەسەر خەڵقی مرۆڤ و ئادەم بە تایبەت بەڵێ هین بەڵێ ڕۆکەکان و ئاژەڵەکانی تر بە پەرساندن ئادەم هیچ کێشەیەک نییە بەڵام مرۆڤ خۆی و ئادەم خۆی نابێ بەرهەمی پەرساندن بێت. جا لێرەیە دەربارەی ئەوەی کە مەسەلەن زیندەوەری تر هەبوو وەکو مرۆڤ بێ کێشەیان نییە لەگەڵ ئەمە بەڵام ئەڵێن خی گەورە بەڕاستەخۆ ئادەم حەوای دروست کردووە لێش و مرۆڤایەتی هاتووە. جا لێرە ئەمانیش تووشی چەند کێشەیەکە بن ئەوە هەوڵیشیان ناوەڵامی و کێشانە بن یەکیان بۆ نمونە بڵی خوا مەسەن ئادەم بەسەر بەخۆی دروست کردووە بۆ بڵی خوا لێرە خەریکی هەڵخەڵەتاندنمان بێ لێرەیە ئەڵێ نا خەڵخەڵەتاندن نییە مادام خوا گەورە خۆی بە وحی سەر بەخۆیانە پێیوتبین ئادەم و مرۆڤ بەجیایە کەوا بۆ هەڵخەڵەتاندن نییە با لە ڕۆژ زانستیەکەیشی و ئەو پەیوەندیە بایۆلۆجیە ئەڵین دیار بێ لە نێوان مرۆڤ و زیندەوەرەکانی ترا ئەمە یەکێک لە خاڵەکانی کە تووشیانە بێ خاڵێک تریان بەوەیە ئایا مرۆڤاتی چۆن زیاتر ئەگەر ئادەم و حەوا تاکە باوکو دایکی مرۆڤایەتی بن ئەو کاتە ئەبێ بڵین هاوسەرگیری ڕوویاوە لە نێوان خوشک و برایە. جا لێرەشە ئەو وەڵامیانەوەڵێن ئەگەر واش بە هیچ کێشەیەک نییە چونکە هەرو گوتمان بۆ لە تێڕوانیە شەریکانە فەرمانی خوایە شتەکە بابەتێکی ئەخلاقییانە خوشک و برا هاوسەرگیری بێزگەلەوە لە ڕۆی زانستی کێشەکەی لایانی زانستیەوە نە چێکە ئەمەیان بەڵین وەک لایەنێکی ئەخلاقی وتم بەڵام کێشێکی تریان جەنەتیک بەتڵنەیە کە کامیان زانستیە ئەوترێ ئەگەر مرۆڤایەتی لە دوو کەسەوە بێت ئەوە دایڤەرسیتی بەڵین ئەسێن بۆ هەمە جۆریمان هەیە لە ناو جینۆمە ئەگەر هەمە جۆری پیشبوونی نەبێ لە ناو جینۆمە زیندەوەرەکان بەڵین زووتر تووشی نەخۆشی لە ناو دوو کەس هاتە بێ چۆن بەرگەیان گرتووە تا بە ئەمڕۆ زۆر باش وگەن باڵین لە ناو نەچوون لە کاتێکە جینۆمی دوو کەس کەمەوە نیە لێرە شەوەڵامێک هەیە طبعا جەماعەتی ئینتەلیجەنت دیزاینیش وەڵامی ئەمە ناوتوو بە توێژینەوەیەک طبعا توێژینەوەشی کەکراون وەک پشتێکە مرۆڤاتی ناکرێت لە دوو کەس هاتبێ هەمویان با بڵێن هینن یعنی دڵنیاییان نیە چونکە ئەسەمپشن و کۆمپیوتەر سیمولیشن و داتا وەرگرتنە دڵنیاییان نییە بەڵام چەند توێژینەوەیک هەیە بڵێ ناکرێت مرۆڤایەتی لە دوو کەس هاتبێ جەماعەتی ئینتەلیجەنت دیزاینیش بە توێژینەوەی وەڵامیان نیایە ئەڵێن با ئەکرێت بۆ بەرجەی مەسەلەن ئەو دوو کەسە کە ئادەم و حەوایە با بڵین دایڤەرسیتێکی زۆر هەبوو بێ لە ناو جینۆمیانە باشە بەو شێوەیە یعنیتر ئەم بابەتە هەیە کاملەی بەڵێکۆینەوەی زیاترە وتم ئەم تێڕوانینە دووچاری ئەم کێشانە بێتەوە. گیانەوەران زیندەوەران دیکە لە ڕێگەی پرۆسەی بایۆلۆجی پەرسەندنەوە هاتی و بەڵام مرۆڤ غەیری مرۆڤ وەنیە غەیری مرۆڤ غەیری مرۆڤ شتەکە هاتە سەر مرۆڤ بەڵکو مرۆڤ بە تایبەت خەڵق کراوەتە جیاواز لە زیندەوەرانی دیکە ئەو بە تایبەت و جیاوازتر خەڵقراوە بە شێوازێکی سازتر. جا لێردا وەک باس کرد چەند کێشەک دروست دەکات کێشەی ئەخلاقی و کێشەی زانستی و هەرێکەشی مناقەشە و وەڵامی خۆی هەیە لەسەری ئێستا یەکێک لە با بڵین مناقەشە زۆر زانستیەکان کاکرێ ئەڵەگەر ئێستا تەنیا لە دووباوانەوە هاتبی تەنیا لە ئادەم و حەوا هاتبی چونکە ئەگەر لە یعنی تەنها لە دووباوانەوە هاتبی بەهۆی ئەوەی کە نەخۆشی بۆماوەیەکان لە ینی وەچەکان زۆر لە یەکەوە نزیکن لە ڕووی بۆماوەیەوە نەخۆشی بۆماوەیان زۆر تێدا زیاتر باگەری زۆر زیاتر و بڵاویتەوە تا ئەگاتە و حەدەی با بڵین ئەو زنجیرەیە ڕاستەوخۆ لە ناوەچن و نێ تووشی لە ناوچۆنێ بن وەک باس کرد ینی ئێستاوە بەڵێ وەک باس کرد لە یەکێک لە وەڵامەکان جەماعەتی ئینتەلیجەنت دیزاین دەڵێن جینۆمی ئەو ئادەم و حەوا با بڵین
جیاوازی زۆرتری هەبوو نیە بۆی ئەو جیاوازیە زۆرە ئەگەری توش بن بە نەخۆشیەکە زۆر کەمتر بۆتەوەی لەو کێشە بە دوور بن. تەواو ئەو خودکردنەوەیە بەڵێ زۆر باش. تێڕوانی چوارەم ئەتوانین بڵین بەهێزترین تێڕوانینە بەڵێ کە لە ڕووی زانستی شۆکێشێکی نابێت. ئەم تێڕوانینە طبعا مەسیحیەکانیشا هەیە. ئێستا کتێبێک هەیە بە ناوی Genealogical Adam and Eve ینی جۆشوایە ئەگەر ناوەکەی بیر نەچوو بێتەوە لەویایە ئەم تێڕوانینە باسکاک ئێسایڵێن لە مسڵمانانیشە ئەو نامیلکەی کە گرمانە کوردی ینی دکتۆر دەیڤد باسی ئەم تێڕوانینە لەم تێڕوانینە ئەڵێ بەڵێ ئێمە لە ڕووی ئاینیەوە ئەبێت تەوەقف بکەین مادام دقیقمان نییە وانگەشەی شتێک بکە. بۆ نمونە ئایا مرۆڤ لە ڕووی زانستیەوە مانایەکی هەیە و لە ڕووی ئاینیەکەشە مانایەکی هەیە. ئایا مرۆڤی پێش ئادەم ئەکرێ هەوێ ئەڵێ دەقەکان هیچ نییە یا هەیە بۆیە تەوەقفەکەین تێگەم یاخود پرسیارێکی تر ئایا ئەکرێ چۆن مناڵەکانی ئادەم حەوسەگیریان ئەڵێ چۆن مناڵەکانی ئادەمەوە حەوسەگیریان کرد دیسانەوە تەوەقف ئەکەین چونکە هیچ دقیقمان نییە بڵێ چۆنی کردویانە جا بۆیە ئەکرێ مناڵەکانی ئادەم و حەوا لەگەڵ ئەو مرۆڤانی کە هەیە لەگەڵ ئادەمە کە بەڵێن بە پەرەسەندن هاتبن و ئادەمیش خۆی هەر قورآن چۆن باسیەکە بەڕاستە و خۆ خەلقووە ئەو شێوەیە مناڵی ئەمان و طبعا ئادەم و حەوا نازانکەی ژیاون ئاگەیشتووەتە ئەمڕۆ ئەتوانین بڵێ هەموو مرۆڤایەتی لەلایەک کۆباکودایکە بێت و کان ئادەم و حەوایە ئەها تێکەڵە بن باشە جا بۆیە لێرەیە لە ڕووی شەرع چۆن باسی ئادەم کراوە چۆن لە ڕووی دەقەکان و بەڵێ لەو تێڕوانی لە ڕووی دەقەکان چۆن باس کراوە ئادەم حەوا بەو شێوە. بەڵێ سەر لە تێڕوانی چوارەم ئێستا لەو تێڕوانینە کە کۆتا تێڕوانینە لێرە باسیەکەن ئەو جارە ینی هەم زیندەوەرانی دیکە هەم مرۆڤیش بەڵێ بەڵێ لە مرۆڤیش بە شێوەیەکی گشتی لە پرۆسە بایۆلۆجی پەرەسەندنەوەهاتیوە بەڵام ئەو جارە ئادەم و حەوا تایبەتە حاڵەتە شازەکەیە باشە ئەویان شازە بەڵێ ئادەم تایبەتە ئەویان بە حاڵەتی شاز دروستکراوە بە جیاواز و بەسەر بەخۆ دروستکراوە جا دواتر جا لێردا ڕێیاواز هەیە بۆ نمونە لێکڕاکان بۆ نەوەستا دەڵێ دەکرێت ئەو ئادەم کە پاشەوەی خەڵک بوو ئیدی تێکەڵی مرۆڤەکان دیکە بووە کە تێکەڵ مرۆڤەکان دیکە بوو ئیدی وەچیان خستەوە دی لێوێندەر یعنی زنجیری لێرە مرۆڤاتی زیادی کرد ئیدی مادەم با بڵین بۆ ماوەی ئادەمی هێشتا تێدا لە وەچانە ئیدی ئەتوانی بڵێ ئەو وەچانێک کە خراونەوە ئەوانش هەر نەوەی ئادەمن و وەک باست کرد ئەوەی کە زۆر لێرە گرینگە باسی بکەین ئەوەیە کە لە ناو دەق و یعنی ناو قورئان و سنەت لە هیچ شوێنێک نیتمان باشە کە بزەبەت باسیکە بڵێ لە فلان بەروارە لە فلان شوێنە ئادەم دروست بوو باشە یان تەفاسیلێکی وامان نییە زانیاری پێویستمان نییە کە بڵێن چۆن دروست بوو لە کوێ دروست بووە کەواتە لێرەدا وەک باس کرد تەوەقوفەکەین وانە ڕادەوەستین بەڵێ بنەمایەکە بەڵێ بنەمایە تەوەقوفەکەین ڕادەوەستین دەڵێن ناتوانین زیاتر قسەی لەسەر بکەین ناتوانین بڵێن ئاوا بوو ئاوا نەبوو باشە تەنیا تا ئێرە دەتوانین تا ئێرە توانی بڵین لەوە زیاتر ناتوانانی بڵین چونکە هیچ دەقەچی ئاینیمان نییە کە زیاتر لەسەر ئەو بارە بدوێت باشە جا لێرەدا یعنی کێشەی ئاینی دروست ناکە گەر لێرە بوەستی ینی زیاتر نەچین ئەوابەتەکە کێشەی ئاینی دروست ناکە و هەروەها لە ڕووی زانستیشەوە کێشە دروست ناکە لەبەرچی چونکە لە ڕووی زانستیەوە ناتوانی ینی یەکەم شت ئێمە لە ڕووی ئاینیەوە ناتوانین بسەلمێنین بڵێن وەڵا فلان بەروارە فلان شوێنە بە فلان شێوازە دروست بوونە و هەروەها بێجگە لە دەقی ئاینی دەقی سروشت یا باڵێن پاشماوە یاخۆت هیچ بەڵگەچی سروشتی و با بڵێن غەیری دەقەکانمان یەکە ئەویش پێشانماندا کە ئادەم هەبوویانە باشە و هەروەها نیتیشمان کە ڕەتی کاتەوە هەروەها بێجگە لەوە نیتیشمان کە ڕەتی بکاتەوە بۆ بڵێ لەبەر فلان بەڵگە لەبەر فلان بڵگەی زانستی فلان بەڵگەی سروشتیان وەکو زانستی باس کرد پالیۆنتۆلۆژی هیچ لەو شتانەمان نییە کە دژی ئەو ڕایش بوەستیتەوە واتە
لە ڕووی زانستیشەوە مادەم هیچ بەڵگەک هیچ زانیارێک لەسەر و بابەتە نیە کەواتە لە ڕووی زانستیەوەش ناتوانانی زیاتر لەسەری ڤیدیۆ دژیەک دروست ناکە وانە بەڵێ جام تێڕوانینە تا ئێمە تەنها بەهۆی وحیەوە باوەڕمان پێەیە کەسێکەیە بە ناوی ئادەم بۆ شێوە خەلق و بەڕاستەخۆ و بۆچی لە ڕووی زانستی شۆ کێشەی نییە چونکە زانست کار لەسەر با بڵین شتی تاکە ناکە ناتوانێت بێ بڵێ بگەڕێمەوە بۆ کات عادیزانم ئەم مرۆڤە بەڕاستەخۆ دروستوەیانە یعنی زۆر ئاساییە ئەکرێ لەناو با بڵین پۆپۆلیشنی مرۆڤەکانە خی گەورە بەڕاستەخۆ بە معجیزە مرۆڤێک دروستکە یانی شتێک نیە زانست واتە بە کوردیەکەی واتە بە کوردیەکەی تۆ سەر باوەڕی کەسەک خۆیە بەڵێ واتە بە کوردیەکەی بێزگە لە دەقاینەکان ئەگەر مەسەلەکە بێتە سەر زانست و سروشت هیچ شتێکمان نییە نەبی سەلمینی نەڕەتی بکاتەوە وایە کەواتە بەڵێ هیچ شتێکمان نەڕەتی بکاتەوە نەبی سەلمینی وەل ئێمە کار بە دەق و کتێبە ئاینەکەکەن لە کتێبە ئاین و دەقەکەش زۆر بەوازعی هەیە ئاماژە بە ئادەم کرا و ئیدی باوەڕمان پێێتی بەڵام لە ڕووی زانستەوە یعنی زانست نابیت چێششی لەگەڵ ینی هەبی باشە لەبەرەوەی وەک باسم کرد هیچ دیتایەک زانیاریەک نییە کە ڕەدی بداتەوە بەڵێ جا یعنی هینە لێرە تۆ کەسانێکەوان بۆ نمونە دەق بەکاربێنن بۆ پشگیری پەرسەندن و پردوشیان بە زێران وەستم خوێندنەوە نەریتەکەیە بۆ ئادەم و حەوا یعنی ئەم تێڕوانینەی کەوتم تێڕوانی چوارەم یعنی پێویستی بە هیچ تەفسیر و تەویلێکی تری تازە نییە چۆن هاتووە واوەریەکرێ بێ بەزەبەت هیچ شتێکی لەسەر بڵێ وایەوانی بەزەبەت کەواتە زۆر بە کورتی ئەوەندەی باسمان کرد لێرە چوار تێڕوانین هەیە تێڕوانینەکەم خەڵقە کە دەڵێ هەریەکەی سەر بەخۆ دروست بوو هەموو دروستکراوەکان بەسەر بەخۆ دروست بوون و هیچ پەیوەندێکی سروشترێنەوەیان نیە کە وەک باسمان کرد ئەوە زۆر بە وازحی زۆر بە ڕاستە خۆی دژی بنەما زانستیەکان و پەرسەندنە بەڵام ئەو بنەماش یعنی وەک باسمان کرد لە ناو قورئاندا هیچ دەقەکمان نییە کە بەو شێوازە بێت هیچ مەفرۆز نییە ئێمە ڕاستەخۆ ئەو تێڕوانینە وەرگین و تێڕوانی چوارەم کە دەڵێ بە مرۆڤ و بە ئادەمیش ئەوانش بەرهەمی پەرسەندن و پرۆسە بایۆلۆجی سروشتەکانن ئەوەش ڕاستەخۆ ئەوزارە ئەویان دژی ئاینە ڕاستەخۆ 100% دژی ئاینەت کە باسمان کرد قورئان زۆر بە وازحی ینی وەک باسمان کرد لە دەقائینەکانیش لە قورئان زۆر بە وازحی باسەکەر کە ئادەم لە بەهاشتەوە هاتووە و باسیشمان کرد هەندێک کەس هەوڵە دەشتەکە بکاتە مەجازی بەڵام ئەگەر سەیری دقەکان کە هیچ مەجالی ئەوەی تێدا نیە بکرێتە مەجازی کە زۆر بە وازحی زۆر یعنی گە سەیری دقەکان بکەی مەجای مەجازی تێدانی و هەروانە تا ئێستا تەفسیرێک نەدۆزرایەوە کە دەری بخا بڵێ وەڵا ئادەم لە بەڵ فلان هۆکارە جیاوازە لە پێغەمبەرانی دیکە و مەجازیە شتی واشمان نییە و تێڕوانی سێم ئەوە بوو کە زیندەوەران دیکە دەستکردی با بڵێن بەرهەمی پرۆسە بایۆلۆجی سروشتەکان بەڵام مرۆڤ حاڵەتە شازەکەیە واتە هەم مرۆڤ هەم ئادەم حاڵەتە شازەکەیە و تایبەتە وەک باسمان کرد ئەوەش کێشەی زانستی خۆیە و بەڵام ئەوانش مناقەشەی لەسەر هەیە و هەندێکی وڵام درایتەوە و هەروە تێڕوانی چوارەم و کۆتایی دەڵێ هەم دروستکراوەکان و هەم مرۆڤ باڵێن بە سروشت و بە پەرسەندن دروستبووە بەڵام ئادەم حاڵەتە شازەکەیە باش ئادەم خەڵقەکی ڕاستە خۆیە جا لێردا وەک باسمان کرد هەندێک شت هەیە ئەکرێ لەسەری بدوێی بۆ نەبڵێ ئایا چۆن نەوەی ئادەم دروست بۆ دەڵێ ئەکرێ ئادەمیش لەگەڵ مرۆڤەکان دیکە تێکەڵەوە بێت و ئیرینەوەی خزبیتەوە و ئەو جۆرە بابەتانە و لێرە باسمان کرد گوتمان لە ڕووی دەقائینیەکانەوە لە هیچ شوێنێک بەزەبەت نیتمان ئاەتەکە ڕاستەخۆ بڵێ لە فلان بەروارە بە فلان شێوازە لە فلان شوێنە دروست بووە وانیا و هەروەها لە ڕووی زانستیشەوە هیچ بەڵگەک هیچ ئاماژەکمان نییە کە بڵێ وانە بووە کە بڵێ فلان تاکە مرۆڤە کە ئادەمە بوونی نەبووە شتی واشمان نییە باشە لە ڕووی بەڵگەی زانستیەوە و بەڵگەشمان یەکە بیسەلمینی کەواتە لێردا چەکەین ئەڵێن لە ڕووی زانستەوە نازانین چۆن بووە باشە بەڵام لە ڕووی وحیەوە لە ڕووی دەقە ئاینەکانەوە بەڵێ ئەوە زۆر بەوازی ئاماژەی پێدراوە کە بەڵێ ئادەم بوونی هەبووە و پێغەمبەر بووە و لە بەهەشتەوە هاتووەتە سەرزەوی و خەڵقەکەشی تایبەت و شازە کەواتە لێرە باوەڕی پێدینی و ئەو باوەڕهێنانش یعنی هیچ کێشەی نابی لەگەڵ خودی پەرسەندن کە پەرسەندنیش
وەک باسمان کرد لە هیچ شوێنێک نەدیتانە زانیاریەکی نییە کە بڵێ ئادەم بەو شێوازە دروست نەبووە یان ئەو جۆرە مرۆڤەبوونی نەبووە. بەڵێ بەس دەربارەی با بڵین ئادەم ئایا لە باشت و هاتووە لێرەیە تەفسیری با بڵین دوو ڕاهەیە زۆرینەیان هەروەکو ئیبن کەسیر باسی ئەوە زۆرین لەگەڵم کە ئادەم لە باشت و دابەزیرێتە سەر زەوی باخەکە لە باشتا بێت. طبعا ابن عاشوری شەرەوە هێنێتەوە ئەو باسە لە ئەڵێ زۆرینە پێیان وایە ئادەم لە بەهەشت و هاتووە، بەڵام فەخرەدینی رازیەڵێ هەردوو لا بەڵگەیان پێیە، یعنی شتێکی یەکلاکردنەوە نییە. بەڵام ئێمە ئەگەر وا دابنین ئادەم لە باشتی شوات بێ ئەمە کێشەی نابێت لەگەڵ پێڕوانینەکەی چوارەمە چونکە ئەمەڵێ ئادەم بەڕاستەخۆ خەلقکراوی کێشەیەکی نییە. بەڵێ یعنی قسە بنچینەکە لێرە یعنی ڕاستە، یعنی دەقەکان تەفسیر هەڵاگرن لەسەر مەسەلەیە لە باشتوادان لە باش ناتوە، بەڵام ئەوەی زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بدەین، یعنی قسە بنچینەکەمان ئەوەیە دەڵێم بەش حاڵەتی شاز و تایبەت و ڕاستە خۆ دروست کراوەوانە کە مادەم بەو شوازە دروستکراوە ئیدی بەڵێ مادەم بەو شوازە دروستکراوە باسمان کرێت دژیەکەکە و پێچوانە چی نابی لەگەڵ زانستی پەرەسەندن و دەڕۆی عەقیدەی ئاینیشەوە. جاوە ئێمە ناڵێن کامی ڕاستە و کامی هەڵەیە، بەڵام ئەو تەنیا ئەو تێڕوانی جیاوازانە بوو کە وەکو بەرچاوە ڕوونیەک خسمانە ڕووکە لە ئێستادا بەڵێ لە ئێستادا لە ئارادا هەیە و شارەزانی ئەو بوارە لەسەریە دوێنێ مناقەشە و توێژنەوەی زیاتر لەسەریەکرێ. بەڵێ جا لێرە هەبوو باڵین تایتڵی باسەکەمان باسمان کرد تێڕوانینی جیاوازە لەسەر پەرزەندن، یعنی ئەگەر کەسێک پێشی وا بێ خودی زانستەکە کێشەی دیە ئەمان بابەتێکی ترە، چونکە ئەمە لێرە دیسان و ناڵین باسڵین ناڵین پەرزەندن بێکێشە بێت یاخود ئەگەری هەڵەبوونی نەبێت، چونکە هەم لە فەلسەفەی زانستە و هەم بابڵین لە پەرسەندن خۆشیە کە پشت بە توێژینەوە بەستێ ئەگەری هەیە شتەکان مامەسڵەن گۆڕانکاریەکی زۆر گەورەی بەسەرا بێت تێڕوانینمە، بەڵام لێرە بابەتەکە خودی زانستەکە نەبوو بەڵکو تێڕوانینە ئاینیەکانە یاخود ئەو بابەتە میتەفیزیکیانەی دروستە بێت لەسەری وەک باڵین ڕاندۆمنس و بابەتی ناچوستی و ئەم شتانی کە دروستە بێت لەسەری بەبەستمان ڕوونکردنەوەی ئەوانە بوو. بەڵێ لێرەدا هاتینە کۆتایی ئەو پۆدکاستە هیوادارین تەحەدەک بەرچاوڕوونی درابی لەسەر ئەو بابەتانی کە باسمان کرد، تەنیا ویسمان بە شێوازێکی کورت و سادە پەیوەندی نێوان ئیسلام و پەرسەندن و ئەو تێڕوانی جیاوازەی لە نێوان ئیسلام و پەرسەندن هەیە و دەقە ئاینیەکان وەک ئەو شتانی باسمان کرد مەسەلەی ڕاندومنس و سروشگەرایی و ناچوستی و دیزانی زیرەک و هەموو بابەتانی باسمان کرد، تەنیاوەکو وەک بڵین پەنجەرەیەک و دەرگایەک و بەڕووی ئەو بابەتانە کە ینی بینەران و بیسەران ئاگادار بن کە ئەو تێڕوانیە جیاوازان و بابەتانە هەیە لە ئارادا هەروەکو بەرچاوڕێنێک، بەڵام وەک بینیمان ینی لە ڕووی ئاینی ئیسلامەوە شتەکە زۆر زۆر ینی تێڕوانێکی تەحەدەک تەریبی هەیە لەگەڵ داونیە تەری هەبێ لەگەڵ تاوی ئەو بابەتانە، ینی هەست ئەگەر بێت و توانین بڵین شتەکان ڕەشوسپی نییە. بەڵێ ینی ئەوە نییە بڵێ زۆر پەیوەندێکە سال بوو مجەبیان ڕەشوسپی و بەڵکو تەحەدەک هەستەکرێ کە تەریبوونەکەیە لە نێوان ئاینی ئیسلام و ئەو بابەتانی کە باسمان کرد و وەک باسیشمان کرد تێڕوانی جیاوازە ئێمە ناڵێن کامە تێڕوانی ڕاستیان هەڵەیە، بەڵکو تەنیا تێڕوانی جیاوازەکان ماخستەڕ و ئیدی حەسەب مەذهەبەکان حەسەب ئەو کەسانی لەو بابەتە مناقەشەکان و توێژنەوەکان تێڕوانی هەرێک و تێڕوانیەکە هەڵەگری. بەڵێ کاک محەممەد ئێستاوە لێرە هاتینە کۆتایی ئەو پۆدکاستە. کاک محەممەد هیچ قسەی کۆتا هەیە تێبینیەک سەرنجەک؟ بەڵێ وەڵایی دەستی تۆ خۆش بێت کە لەگەڵ مەتوانیت بابەتەکە بە شێوەیەکی ڕوون خت بگەیەنی و هیواداریشم ئەمە بێتە هۆی سوود بە هەموو کەسێ، ینی هەم بۆ مسلمان و غیرە مسلمانیش کە ببینن تێڕوانینی جیاوازێ نەوەک شتەکە ڕەشوسپی بێت هەروەکو دەیا موجەب یا سالب. جا هەریەکێ لەم تێڕوانینانی باسمان کرد بەڵگەی خۆی ئەهێنێت و وەڵامیشیانە درێتەوە، جا شتومڕۆ قسەی لەسەر دروسە بێ، بەڵام ئەوەنی کە سیرمان کرد بەم شێوەیە تێڕوانینی چوارەم لەوانی تر بەهێزترە، چونکە هەم لە کێشەی ئاینی بە دوورە هەم لە کێشەی زانستیش بە دوورە. جا طبعا
ئەنەمە تێڕوانینی تر هەیە لەسەر با بڵێن ئایا دەستکوشتیەکانی قورئان ئایا هەم ڕەچەڵێکی گردوون هەم ڕەچەڵێکی مرۆڤ بە شێوەی تر لێک بدرێتەوە جگە لەو تەفسیرە نەریتیە. ئێمە باسی ئەویان ناکەین، بەڵکو لێرە تەنها بسمان تەفسیرە نەریتیەکەی لەگەڵ پەرستاندن ئایا تا چەندێک با بڵێن دژی یەکەوەستن یاخود پشگیری یەکەکەن. جا هیوادارم ینی خەڵک کە ئەم بابەتا بینێت ببێتە هۆی وی هەندێک بێ، ینی بیر بکاتەوە بتوانێت بەڵگە بێنێ لە جی تێڕوانینەکانی یاخود پشگیریان بکات بابەتێکی هەندەری بێت. لە کۆتاییشە دووبارە دەستی تۆ خۆش بێت. سەرچاو کاک محەممەدجان زۆر سپاس بۆ مادەبوونت بۆ قسەکردن بۆ تەواوی ئەو زانیارە سوود بەخشانە بەڕاستی بەقەنەعاتی خۆم زانیاری زۆر بە سوود و بەرچاوڕوونی باشت خستەڕۆکە دیارە زۆر بەو بابەتانەوە ماندووی. زۆر سپاسی جەناب دەکەین و بەڕای من گرنگی و بابەتە لەوەدایە کە یعنی خەڵک ڕۆشنبیری هەوی باشە ئاگادار بی کە یعنی زۆر تووشی تەحەسوب نەوی باشە لەسەر بابەتانە تووشی هەڵچوون و تەحەسوب نەویبوونەکە وەک باسم کرد شتەکە زۆر بە ڕەش و سپی لێک بداتەوە بڵێ ئەوە پەرسەندنەوە زانستە ڕاستخۆ دژی ئاین و ئیسلام و بەو شێوازە ینی بۆ شێوازە هەڵچوون و تەحەسوبە بوونی نەمێنێ تا حدە کەسەکان ڕۆشنبیرترن بەو بابەتانە چونکە وەک باسم کرد ها سەیری تەواوی ئەو بابەتانە کە باسمان کرد لەو بابەتانە بۆمان دەرەکەی کە شتەکە زۆر لەوە قوڵترە وە شتی زۆر زیاتر هەڵەگری وە قورئان زۆر بە قوڵتر و بە تەحدەک بەتەریتر لەگەڵ بابەتانە ئەڕوە کەواتە هیوادارین ڕۆشنبیریەک دروستبی لە ڕێگەی باسکردنی بابەتانە و ئەو تەحسوبە نەمینێەوە هەر کەسێک کە گوێ لەو بابەتان ناگری سەرنجێک لە بابەتانەیە زیاتر خوێ نەڕ بە دووە دەچین بۆ بابەتانە بکە بۆ ئەوەی شارەزای تێڕوانی جیاوازانەکان بی شارەزای ئاینی خۆی بی و هەروەها لەگەڵ زانستیش پەیوەندی باش و تەندروست دروستکە. لێرەدا هاتین بە کۆتایی ئەم ئەڵقەی پۆدکاستەمان. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. ئەڵقەی دوور و درێژ و بەڵام ئینشاءڵڵا سوودی باشی هەبووە. زۆر سپاس بۆ گوێگرتن بۆ مانەوەتان خواتان لەگەڵ. ئەسەلام عەلەیکوم.